عزیزانم سڵاتان لەبێت بەیانیتان باش بێت خۆشحاڵینم بەیانیش با کۆمەڵە بڕگە و بابەتەوە میوانی ماڵەکانتانین بۆ هیواین کە تا کۆتایی لەگەڵمانە بن و سود لا بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان ببینن. عزیزانم کۆی پرۆگرامی ئەمڕۆشمان لا دوو تەوەری سەرەکی پێک دێت. تەوەری یەکەممان و سەرتامان قسە و گفتوگۆکین لەبارەی پلاندانان بۆ پاشەگەڵکردن لە ناو ماڵەکان لە ناو خێزانەکان وەک ئەزانین کە هەموو کاتێک هاوسەرەکان لەسەر ئەوە کێشەیان هەیە کە ئەو موچەی وەری ئەگرن تا کۆتاییمان پێیان نامێنێت و پارەیان پێ نامێنێت بۆ ئەوەی کە پێداویستەکانی ناوماڵی پێ بکڕن. ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکین لەبارەی ئەوەی کە چۆن پلاندا بنین بۆ ئەوەی کە خەرجیەکانمان ڕێک بخەینەوە و ئەو پارەی کە هەمانە لە شتی بێهودەدا سەرفی نەکەین و زیاد مەصرفی نەکەین و چۆن بتوانین ئەو پارەی هەمانە پاشەکەوتی بکەین بۆ ئەوەی کە بتوانین لە ئایندەدا سوودی لێ ببینن. ئەمە تەوەری یەکەمان. دوا بە دوای ئەوە چینە سەر تەوەری دووەمان قسە و گفتوگۆکین لەبارەی گرنگی IT لە ناو کەرتا حکومی و تایبەتیەکاندا. بێگومان پێویستە هەموو فەرمانگەیەکی حکومی و ئەهلی بەشی IT تێدا بێت بۆ ڕێخستنەوە و چاکردنی بەشی کۆمپیوتەرەکانیان و لامان کاتیشدا بۆ ناردنی داتا و زانیاری لە نێوان بەشێک بۆ بەشێکی تر. ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکین لەسەر گرنگی IT و IT چیە لە هەمان کاتیشدا چۆنێتی پاراستنی ئەکاونتەکانمان لە هاکردن و چی بکەین کە ئەکاونتەکانمان هاک نەکرێەوە چۆن بزانین کە ئەکاونتەکانمان هاکراوە. ئەمە تەواوی تەوەرەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین کە تا کۆتایی لەگەڵمانە بن. بەڵێ ئازیزانم ئێستاش بڕگەی وەرزشمان هەیە بابەیە کۆبینەری بین و دواتر بەردەوام بین. هاوڵاتی بەڕێز لە پێناو پاراستنی تەندروستی خۆ و باشکردنی تەندروستی خۆت هەوڵ بە ڕۆژانە چەند خولەکێک دانیت بۆ وەرزشکردن. باشترین چارەسەرکردن بۆ هەموو نەخۆشیەکان وەرزشکردنە. جا پێویستە لەسەر هەر یەکێک لە ئێمە ڕۆژانە وەرزش بکە بە پیشەی بەردەوامی خۆی. ئازان و خۆشەویستانم خۆشحاڵ و مەمجارش بە خزمەتی عزیزی خۆشەرگەشتنەوانە بۆ پێشکردنی بەرنامەیەکی تایبەت بە وەرزشی بەیانیان. هیوادارم ئەم بەرنامەیەکی سپادی هەبێ بۆ عزیز و خۆشەویست. بۆ ئەمڕۆشمان بەرنامەیەکی تایبەتمان ئامادە کردووە تایبەت بە توانەوەی چەوری ڕان ویان بەهێزکردنی ئەژنۆ لەگەڵ ڕانە و بۆ ئەم جارش مەشقێکی تایبەتمان ئامادە کردووە کە پێگاتوە لە دوو کۆرس هەر کۆرسەی 20 عەدەدی لێکردنەوە تا 20 ژمارە ئەژمێرین بۆی کە کۆرسەکە بە تەواوەتی کامل بێت و ئەو کەسێک کە ئەوێت چەوری ڕانی یان ڕانی بەهێز کات و یان ڕانی دابەزێنێت ئەم مەشقە بکات لەگەڵ ئێمەیە بە هەمان شێواز ئێمە توانین یارمەتیدەری بین بۆی کە وەرزشێکی باش ئەنجام بات. بەم شێوازە داوابەزین قاشمان بەقەدەر شانمان ئەەکەینەوانێ داوابەزین دەستمان ڕێگەکەین باز بەمە جێبێ سنگمان ڕێک بێت. بەم شێوازە یاری ئەەکەین لەسەری ئەجوڵین بەم شێوازە هەتاوەکو 20 واتە دوو کۆرسەکەین هەر کۆرسەی 20 عەدەد و ئەماش ئەبێتە هۆی ئەوەی کە هەم ئەژنۆی بەهێز کات هەم چەوری ڕانیشی دابەزێنێت و لەشێکی تەندروست و ڕێکی هەبێت. ئێستاش لەگەڵ خوێنکارەکانە ئەیکەین. هەی 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 هەڵەسینەوە کە کاتێک لە کۆرسی یەکەم تەواو ئەبین
و کۆرسی دووەم ئیسراحەتێکگەین بە ڕانمان و ئەتوانین لە بینی ئەوەیات بەم شێوازە یاری پێ بکەین بۆی کە قاچمان ئیسراحەت کات بۆ شێوازە بۆی خاو بێتوانێت بە تەواوەتی و بەم شێوازە کۆرسی یەکەممان تەواو کرد و ئێساش کۆرسی دووەم دەست پێەکەینەوانێ بە هەمان شێواز کۆرسی دووەم یاک هەرەماشت یاک دوو سێ چوار پێنج شەش حوت هەشت نۆ دە یانزە دوانزە سیانزە چواردە پانزە شانزە حەڤە هەژدە نۆزدە بیست یاریەکەی مەڕانمان ڕانمان خاوەکەینەوە نەدی خاوتی ڕانتان خاوکەنەوە بەم شێوازە بۆ هەردوو لە یاری پێەکەین و ڕانمان خاوەکەینەوانێ ئۆکەی شۆن ئازیزان و خۆشەویستانم کۆتاییمان هێنا باش مەشقی ئەمڕۆمان و هیوادار مسوودی هەبوو بەبێ و عزیز و خۆشەویست و تا کاتێکی تر و بەیانێکی تر بێ و عزیز و خۆشەویست شادەبینەوانێ بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ. بەڵازان لەگەڵسان بەردەوامینە کۆزانی کە وەرزشکردن سوودێکی زۆری هەیە بۆ هەریەک لە ئێمە پێویستە ڕۆژانە ئەگەر کاتێکی کەمیش بێ وەرزش بکەین بۆ ئەوەی کە لە هەمان کاتە لە شولارێکی ڕێکمان هەبێ و تەندروستێکی باشیشمان هەبێ بۆ هیواین کە ئێوەش لە ماڵەکانی خۆتانەوە ئەم جۆرانە دووبارە بکەنەوە بۆ ئەوەی کە سوودی لێ ببینن. بەڵازانم هەر لەسەر وەرزشکردن هەنێک کەس هەیە یۆگا بە وەرزش ئەبینێت و هەنێک کەسیش هەیە وەکو یاریەک ئەیبینێت بۆ ئارامکردنەوەی دڵ و ڕۆحی. ئێمە ئەمڕۆ بەرگەی یۆگامان هەیە بابێ کۆبینەری بین و دواتر بەردەوامە بین. بەیانی هەموو لایەک باش لەوانەیە هەشتمدا هەوڵەدەم بینەوە خزمەت بەڕێستان باسێکی تر لەو باسانەی کە هەموو جارێک پێش هەر بەرنامەیەک هەوڵمانداوە باسی کەین ئایا باشترین کاتێک بۆ ئەنجامدانی یۆگا چ کاتێک باشترین کاتێک بۆ کەسێک کە بێت یۆگا بکە لە نێوان 4 بۆ 6 بەیانیە بۆ گونجاوترین کات ئەم کاتەیە کە دانراوە لەم کاتەدا زۆرترین ڕێژەی پرانە کە وزەی ژیانە یاخود ئەکرێ بڵێم زۆرترین ڕێژەی ئۆکسجین لە هەوایە هەیە و بەهۆی نەبوونی جموجۆڵێکی زۆری ئەو مەکاینانەی کە زۆرترین دۆمۆکسیدی کاربۆنەکەنە هەواوە باشترین کاتێکە کە زۆرترین ڕێژەی ئۆکسجین تۆ لە هەواوە ڕاستەخۆ وەرگریت لە هەمان کاتیشدا ئەم کاتە نەبوونی جەنجاڵێکی زۆر یارمەتی دەرێکی باشی تۆیە کە تۆ بتوانیت تەرکیزێکی باشتر کۆکەیتەوە و لە هەمان کاتە ڕۆژێکی گونجاو بە وزەیەکی دروستەوە و بە وزەیەکی نوێ بە ئەنجام بگەین وی ڕاستترین کاتەکان و باشترین کاتەکان بۆ ئەنجامدانی یۆگا بەیانیانە واتە ڕاستەوخۆ لە دوای خۆت هەڵاتن تا 6 بەیانی بەڵام ئەمە ئەشەیە گونجاو نەبێ بۆ هەموو کەسێک کە لەو کاتەیە هەستێت بۆ ئەنجامدانی یۆگا ئەکرێت لە نێوان 8 تا 12 نیۆڕۆیە ئەم پرۆگرامانە بە ئەنجام بگەێنێ و لەوەشە کە ئەمەش هەر کاتێکی گونجاونەوێت باشترین کاتێک کە یۆگای تا بکرێ بە درێژایی ڕۆژە واتە ئەو کاتێک کە خۆر بە ئاسمانەوەیە کەسێک دەتوانێت ڕاستەخۆ یۆگا بکە تا پێش خۆر ئاوا بوون پرۆگرامەکانی دروستی یۆگا هەمووی بە ئەنجام بکەێنێ و کۆمەڵی پرۆگرام هەن کە ئەکرێت لە شەوا بکرێت کە سوودمەندیشە بۆ تاڕادەیەکی زۆر باش کۆمەڵە پرۆگرامی مدیتیشن هەیە کە ڕاستەخۆ پرۆگرامی تێڕامان کە ڕاستەخۆ توانێت لە شەوا بکرێت مانایەوە نییە کە من تەنها بتوانم لە ڕۆژە یۆگا بکەم نەتوانم لە شەوا بکەم
بەرنامەکانی یۆگا وایە کە توانین لە تۆ 24 کات ژمێری شەو ڕۆژێک دابیکەی ڕاستە جیاکراوە تۆ کۆمەڵە تەمارینی جەسەدی هەیە لە باشترە لە درێژای ڕۆژەکە بکرێ بەڵام کۆمەڵە تەمارینی ناوەکی بۆ تەمارینی هەناسەوە یاخود تەمارینی مدیتیشنەیە کە ڕاستە خۆ ئەشتوانێت دەشەوە بکرێ بەڵام باشترین کاتەکان گەرتیا یۆگا بە ئەنجام بکەندێ لە بە درێژای ڕۆژەوە تەو کاتێک کە خۆت بە ئاسمانەوەی. ئێستا هەمووتان قاچی ڕاستان بخەنە پشتی ئەژنۆی قاچی چەپتان قاچی ڕاستان لە بەردەم قاچی چەپتان لە بەردەمتانەوەی ماچندراستانە بەڵام بێوێ ئەژنۆ قاچی بنوشتێنیتەوە. ئێستا هەموو قاچی ڕاستان لە بەردەم خۆتانەوەی باوەشکە بە قاچی ڕاست بەردەستی بە قۆڵی چەپ باوەشکە بە قاچی ڕاستە قاچی ڕاست قاچی ڕاستت لە پشت ئەژنۆی قاچی چەپتەوەیە. یس کەواتە کاتێک قاچی ڕاستت لەوەیە بە قۆڵی چەپ قاچی ڕاستەیەگری و ئەسوڕیت بەلای کوێ بەلای چەپە. زۆر باشە بێرەوە باری ئاسایی و هەمان شێوە بۆ قاچی چەپ و بێرەوە باری ئاسایی قاچەکان ڕاکێشە لە بەردەمتەوە چاوەکان داخراوە یەکێکی تر لەو جوڵانی کە ئێستا ئەمانوێت بە ئەنجامە بگەێنی قاچەکانت بێنە لای خۆت هەوڵ بدە بە پەنجەکانی قاچەکانت بگری قۆڵەکانت لە بەشی ناوەی قاچەکانتە ئەمە یارمەتی دەرێکی زۆر باشە پاشان هێوا شێواش قاچ درێژەکەین لە پێشەوە و هەوڵە بێن قاچمان ڕێکین و لەشمان وەکو ژمارە هەشتێک یاخود سێ گۆشەیەک وایە محاولی بکەم گرنگ نییە چەندێک دەتوانی گرنگی محاولێک بکەیت زۆر باشە بێرۆباری ئاسایی تکرارێکی تر هەمان جوڵە کێشە نییە ئەڕوات زۆر باشە بێرەوە باری ئاسایی و ئێستا لەسەر ئەژنۆکانە دانیشە دەستەکانتان لەسەر ئەژنۆکانتانە لەگەڵ هەناسەیەکی قۆڵ دەستەکانە ستون لەسەر لەش بەرزکە و لەگەڵ دانەوی هەناسەکەت بەڕێکی بنوشتێرەوە تا ئەو شوێنی کە ناوچەوان دەچێتە سەر زەوی سمتەکان و قاچت لێک جانابنەوە چاوەکانت داخراوە یەکێک لە گرنگترین جوڵەکان بۆ کۆکردنەوەی تەرکیزێکی زۆر باش. لێرە بڕۆ لەسەر دەم ڕاکشێ تەواو ریلاکس سەر لە لایەک ڕاگرە بە شێوازێک کە خۆت پێت خۆشە
ئەمە ژوانەی ئەمڕۆ تا بەرنامەوانی داهات و هەر لە ئارامی و شادیا بن. بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامین بۆ هیواین کە ئێوەش جوڵەکان لە ماڵەوە دووبارە بکەنەوە بۆ ئەوەی کە سوودی لێ ببینن. بەڵێ ئازیزانم ئێستاش پامنێرمان هونەر ڕسوول لەگەڵمانە. هونەر سڵاو لێوێ بەیانیت باش بێ ئەبێ بزانم کە زانیارەکان لە لای تۆ چین بۆ ئێمە بۆ بینەرانی بگوازیتەوە. سڵاوتان لێبێ، سڵاو لە بینەرانی گەلی کوردستان. ئێمە ئێستا لە نەخۆشخانەی شەهید ئەحمەد ئیسماعیلی لە ناحیەی چوارقوڕنە لە سنووری قەزای ڕانیە کە بە نەخۆشخانەی شۆڕژ ناسراوە. ئەم نەخۆشخانەی ساڵانێکی زۆرە بەڕێوبەر و پزیشک و کارمەندەکانی خزمەتی هاوڵاتیانی سنووری ئیدارەی ڕاپەڕین دەکەن و بە تایبەتریش تۆ قۆناغەدا کە بە شێوەیەکی گشتی لە بەشێکی زۆری نەخۆشخانەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕین بایکۆت بوو ئەمانگرتن لەلایەن کارمەندانی تەندروستی و پزیشکانیشەوە هەبوو بە شێوەیەکی گشتی. ئەم نەخۆشخانەی بوو بە سنتەرێک و ناوەندێکی گرنگ کە سەرجەمی هاوڵاتیانی سنووری ئیدارەی ڕاپەڕین سەردانیان دەکرد. من لە ئێستادا میوانێکی بەڕێزم لایە دەمەوێت گفتوگوی لەگەڵدا ئەنجام بدەم کە ئاماری ساڵی ڕابردوو چی بووە و بۆ داهاتوو پلانیم نەخۆشخانەیە چیە. بەڕێز بەشدار خالید کە لێپساوی بەشی ڕاگانی نەخۆشخانەی کاک بەشدار، ئەم کاتت باش سڵاو دێ بێگەر بێ ئێرە ڕوو لە کامێرەکەکەی و پێمان بڵێ سەرەتا بەردەوای بچین لە ئامارەکان کەمێک بگەڕێنەوە بۆ مێژووی نەخۆشخانەیە کەی دامەزراوە و چۆن دامەزراوە. بەخێر بێن، وەکو بۆ بیرهێنانەوەیەک ئەم نەخۆشخانەیە لە ساڵی 1999 بە بڕیار و ڕاستپاردەی مامی کۆچکردومان هەواڵمام جەلال کراوەتەوە لە دەڤەری ڕاپەڕین وەکو دیارێک بۆ پێشمەرگە و وارسی شەهیدان و کۆی هاونیشتمانیانی ئەو دەڤەرە. ئەم نەخۆشخانەیە بەشێکە لە نەخۆشخانەکانی شۆڕش کە سەر بەدەستگای تەندروستی پێشمەرگەیە ساڵانێکی زۆرە خزمەتی هاونیشتمانیان بەگشتی و وارسی شەهیدان و پێشمەرگە دەکات بە تایبەت. ئەگەر ئامارێکمان پێ بڵێ لە ساڵی 2019 چەند هاوڵاتی سەردانی ئێوەی کردەوە بە گشتی ئەگە وردیاتێک بخێڕ و کۆی گشتی ساڵی 2019 252174 نەخۆش سەردانی ئەم نەخۆشخانەیە کردو و چارەسەری پێویستیان وەرگرتووە لە کۆی بەشەکانی نەخۆشخانەکەمان. ئامارێک بەردەستەکە بڵێ چی کراوە یان بەگشتی بەگشتی 27558 نەخۆشی ئیستیشاریمان هەبووە. 3808 نەخۆش لە قاوشەکانی منداڵان و ژنان و پیاوان لە نەخۆشخانەکەمان داخل کراون. لە نەخۆشخانەکەی ئێمە سێ جۆر نەخۆش نەشتەرگەری بۆ دەکرێت. جۆرێکمان هەیە نەشتەرگەری سەر و گەورە و گەورە و ناوەند. 38 کەیسمان هەبووە لە نەشتەرگەری ناوازە و سەر و گەورە. 400 کەیسی گەورەمان هەبووە و 1715 نەشتەرگەری ناوەندیشمان هەبووە. 123814 شیکاری لە بەشی تاقیگەی نەخۆشخانەکەمان کراوە. 35306 کەس لە بەشی فریاکەوتن و فریاگوزاری سەرەتایی و ناوەندیان بۆ کراوە، ئەوانەی کە تووشی ڕوودا بوون و تووشی نەخۆشی کتوپڕ بوون. 2971 هێڵکاری دڵ کراوە. 4595 سۆنار کراوە. 12671 تیشک گیراوە. 2655 سیتیش گیراوە. 3825 کەسیش لە چارەسەری پێویستیان بۆ کراوە لە بەشی ددان، هەم لە کێشان و پڕکردنەوە و جۆرەکانی نەخۆشی تری ددان. 29722 حاڵەتی تەداوی و دەرزی و درینەوە هەبووە لە نەخۆشخانەکەمان. 619 گەشتێگرتن هەبووە. 490 کیسی خوێن هەبووە. 73 ئیحالەمان هەبووە بۆ نەخۆشخانەی ڕانی و سلێمانی و 322 ئیحالە بۆ هەبووە بۆ لیژنەی پزیشکی هەمیشەی لە ڕانیا. 18 لیژنەی پزیشکیشمان هەبووە خۆمان. بۆ نەخۆشیەکانی پێستیش 1433 نەخۆش چارەسەری پێویستیان وەرگرتووە. کۆی گشتی 252174 نەخۆش سەردانی نەخۆشخانەکەیان کردو. نەخۆشێک کە هاوڵاتێک سەردانی ئێوە دەکات لە بەرامبەردا چی لێ وەردەگرن؟ هەموو خزمەتگوزاریە تەندروستیەکانمان لێرە بە خۆڕاییە بۆ هەموو کەس هیچ پارەیەک وەرناگیرێت لە نەخۆش. لە بەرامبەر نەشتەرگەریدا
لە بەرامبەر نەشتەرگەری کەیسی بەیانیان کە ڕۆژانە بەردەوامی جۆرەها نەشتەرگەری دەکرێت لە نەخۆشخانەکەمان هیچ بڕەپارەیەک وەرناگیرێت بەڵام سیستەمێک پێڕەو دەکرێت هەم لە وەزارەتی تەندروستی و هەم لای ئێمەش ماوەیەکە کاری پێ دەکرێت کە پێ دەوترێت سیمی پراڤێت کە بە ڕێژەیەکی ڕەمزی پارە لە نەخۆش وەردەگیرێت کە زۆر کەمترە لەوەی کە لە نەخۆشخانە ئەهلیەکان ئەنجام دەدرێت بۆی لۆد و قەرەباڵغی لەسەر نەشتەرگەری کەم ببێتەوە. هەموو کات و هەموو ساتێک دەرگا کراوەیە یان کاتێکی دیاری کراوە. دەوامی ئێمە 24 کات ژمێریە لە کاتی پشوەکان جیالەوەی کە کارمەندانی ئێشە گرمان هەیە و پزیشک و لە هەموو بەشەکان کارمەندی تایبەتمەند هەیە بەرپرسی بەشەکان و خەمخۆرانی تر لە هەوکۆی بەشەکان بەردەوام چاودێرن بەسەر نەخۆشخانەکەەوە هەمیشە ئامادەگیمان هەیە بۆ حاڵەتی کتوپڕ و چارەسەری نەخۆش. باشە بەشدار لە ساڵی ڕابرو داوک لە پێشەکەش ئاماژەم پێدا توانیتان ببنەوە بەدیلێکی باش بۆ نەخۆشخانەکان ئەم ڕۆحیەتە لە چیەوە سەرچاوە دەگرێت کە قەیران بوو قەیرانی هەموو خەڵک بوو بێگومان بەڵام لەم نەخۆشخانەیەدا ئەم ڕۆحیەت هەر بەردەوامی هەبوو. ئێمە وەکو نەخۆشخانەکانی شۆڕش دەستگای تەندروستی پێشمەرگەوە گۆشکراوین وا فێرکراوین کە لەسەر ڕێبازی مامی گەورەمان درێژە بە خەبات بدەین ئەمەش بە جۆرێک لە خەباتکردن و تێکۆشان دەبینین کە بەردەوام خزمەتی تەندروستی خەڵک و پێشمەرگە و کە سوکاری شەیدام بکەین بۆیە بۆ ڕۆحیەتەوە بەردەوام دەبین و لە پێناوی ئەوە ڕۆحی مامی گەورەمان ئاسوودە بکەین و ئومێد دەکەین لە ساڵانی داهاتوش بتوانین بەو ڕۆحیەتە بەو گروتینە زیاتر خزمەت گوزاری تەندروستی پێشکەش بکەین. ڕاستە لە کاتی بایکۆت و قەیراندا ئێمە توانیمان بە بەدیلی ناوەندەکانی تەندروستی بین لە ئێستاشدا هاوکار و پشتیوانێکی تەواوین بۆ نەخۆشخانەی گشتی ڕانیە کە لە حاڵەتی نۆژەنکردنەوەدایە زۆرترین نەخۆش سەردانمان دەکات. باسی ئەوەت کرد کە بێگومان ئێستا نەخۆشخانەی گشتی ڕانیە لە نۆژەنکردنەوەدایە بەشەکانی گوازراوەتەوە لۆدی زیاتر دروست نەکردو لەسەر دروستی کردو بەس ئێمە خۆمان بۆ ئامادە کردو و ئامادەگی تەواویشمان دەڕڕیەوە بۆ کارژێڕی نەخۆشخانەی ڕانیە کە هاوکار و پشتیوان دەبین بۆ هەر حاڵەتێک کە دروست بێت و نەخۆشەکانی ڕانێش جیا لە کاتی نۆژەنکردنەوەکەش پێشترش هەردەهاتن بەڵام ئێستا زیاتر بووە ئێمەش ئامادەکاری تەواومان کردو. باش بەژارێکی لەو حاڵەتانەی کە هەیە لای بەشێکی زۆر لەو پزیشکە بەڕێزانە ئەوەیە کە لەم نەخۆشخانەیەدانی خۆیان داوا دەکەن لێەوە لێرە دەوام بکەنوە هاوڵاتیانی نەخۆش ببین ئەنی ئەمە هەیە و ئەمە بەرنی بۆ هەموو پزیشکێک کراوەیە دەرگای ئێوە کراوەیە کە بیوێ لێرەکانە خزمەت بکەن. ئێمە هەر پزیشکێک بزانین کە دەتوانێت خزمەتێک پێشکەش بە خەڵک بکات و کەلێنێک پڕکاتەوە بە خۆشحاڵیەوە استیقبالمان کردو و پێشوازیمان لێ کردو شوێنمان داوەتێ و توانیوێتی هەم نەشتەرگەری بکە هەم نەخۆشیش ببینێت بە سوپاسی زۆریشەوە بەشێکی زۆر لە پزیشکانی نەخۆشخانەی ڕانیە ئەوانەی کە لەسەر میلاکی تەندروستین هاوکار و پشتیوانمانن لای ئێمە نەخۆش دەبینن نەشتەرگەری ئەنجام دەدەن هاوکاری ئێمە بوون. ئەوە 2019 کۆتایی هاتو بێگومان لە سەرەتای 2020 پلانی ترتان هەیە و بەرنامەی کە لە 2019 هەبوو بەردەوام دەبێت بۆ 2020 بەدڵنیاییەوە من چاومان لەوەیە کە زیاتر بتوانین لە 2020 و ساڵانی داهاتوو خزمەتی زیاتر پێشکەش بکەین و بتوانین نەخۆشخانەی شۆڕژ و هەر وەکو چۆن لە ڕابردوودا نمونەی کەرتی تەندروستی بۆ لە ناوچەکە زیاتر گەشەی پێ بدەین و بیبوژێنینەوە. دواوتە قسەیەکە بتوێت لە کۆتاییدا بیکەیت. ئومێدی سەلامەتی و سەرفرازی بۆ ئێوە و هەموو هاونیشتیمانیانی دەڤەرەکەمان دەخوازیین دڵنیان دەکەینەوە ئێمە ئەو ماڵە دەبین ئەو لانەیە دەبین بۆ ئەوان کە بتوانین خزمەتیان بکەین. ڕێز بەشدار خالید لێ پشاوی ڕاگەانی نەخۆشخانە سوپاس بۆ زانیاریەکانت بەڵێ ئێمە تەواوی زانیاریەکان بوو لەسەر نەخۆشخانەی گشتی شەید ئەحمەد ئیسماعیل لە ناحیەی چوار قوڕنا بە هیوای سەرکەوتن و تەندروستێکی باش بۆ هاوڵاتیان دەگەڕێمەوە لایەوە. بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان هونەر ڕەسوول کە زانیاریەکانی داینێ دەربارەی نەخۆشخانەی ئەحمەد ئیسماعیل لە ڕانی خۆشەویست وە سپاس بۆ ئەو میوانەشی کە لەگەڵیا بوو. بەڵێ ئازیزانم وەکو وتمان تەوریەکەمان و سەرتاوان قسە و گفتوگۆکین لەسەر پلانێک دابنین بۆ خەرجکردنی ناوماڵمان و چۆن بتوانین شتە پێداویستەکانی ناوماڵمان بکڕین لە هەمان کاتیشدا پارە لە شتی بێهودەیە سەرف نەکەین و زیان مەسرەفی نەکەین. هەر بۆ مەبەستەش دکتۆر خالید حەیدەر مامۆستای بەشی ئابووری لە ئازانکۆی سلێمانی لەگەڵمان میوانە. دکتۆر گیان سڵاو لێ بەبیانیتەم بەخێرهاتیت. دکتۆر گیان وەک ئەزانین کە هەموو ماڵێک پێویستی بە پلانێکە بۆ خەرجکردن ئایا بەپێی ئەو ماڵانەی کە هەیە و بەپێی موچە و داهاتی ئەو کەسانی کە وەری ئەگرن ئەم پلانە ئەگۆڕێت؟ بەڵێ زۆر سپاسەنەکەم بنە خۆی بەخشندەی میهرەبان خۆی بە تەکید وەکو بەڕستان ئەمەژەتەم پێکرد کە
پلان بوونی شتێکی زۆر سەرەکیە لە هەموو چارەکیەکانی خێزان و بە تایبەت ئەگەر بێنە سەر بابەتی خەرجکردن بۆ بە تایبەت بابەتی خەرجکردن لەبەرەوەی یعنی ئێستا ئەوەی کە هەیە ئەم دقەیە لە هەرێمی کوردستان تا ئێستا با بڵێن کاریگەری قەیرانی دارایەکە بوون و وجودی هەیە تا ئێستا موچەی ساڵێکی تاوانێنی نەکراوە 9 مانگ وابزانم تا داوە ئیتر ئەمە وەلیەکە کە توانە و ئیمکانیەتی ئەو خێزانە کە باسیەکەین ئێمە لە ئاستێکی گونجاو نەبێ لە ئاستێکی شیاو نەبێ بۆ دابینکردنی سەرجەم پێداویستیەکان بۆیە لێرە پێویستیمان بە پلانە ئەوەی کە بەڕستن ئاماژەتان پێکرد پلانەکە ئەوەیە کە تۆ بەڕجێت لە سەرەتای مانگەوە یاخود لەو کاتێک کە موچە وەڕێگیرێ ئیتر دابش بکرێ ئەو پارەیە لەسەر خەرجیەکان بە شێوازێکی زانستیانە و بەپێی پلەبەندی پلەبەندیەکە دیارە لە سەرەتاوی مەدەست پێکەین بە نمونە ئەگەر کەسێک کرێکی بێ ئەبێ ئەو پارەیە بۆ جاب بکەتەوە مانگانە ئەگەر کەسێک بە نمونە خاوەنی خانوەکە بێ بە تاکید ئیتر دوای ئەوە چی دێت بابەتی خواردەمەنی و خۆراک و بابەتانە دێت پلەی یەکەمی هەیە دوایەوە جلوبەرگە دوایەوە سوتەمەنیە بە تایبەت لە وەرزی وەکووە وەرزی زستان پارەی موەلیدەیە کارەباو و بابەتانەیە ئیتر وردە بە پلەبەندی تا ئەگاتە یعنی ئەو پێداویستانەی کە زۆر گرنگ نین لێرە بەو شێوازە دابش ئەکرێ ئیتر ینی ئەگەر زیاتر لە یەک کەس لەناو ئەو خێزانە ئەو ماڵ هەبێ پارە پەیدا بکە یاخود داهاتیە بێ یاخود موچەیە بێ لەبەرەوە جەنابتە نەزانن موچە و داهات فەرقیانەیە موچە بریتە لەو بڕەپارەی کە مانگانە وەرەگیرێ داهات لەوانەیە زیاتر لەسەر چاوێک بێ ئیتر ئەو خێزانە ئەو پارەی کە دەستی ئەکەوێ بەو شێوازە بەو پلانە ئەبێ دابش بکرێ بتوانێ خۆی بگەێنێتە کۆتایی مانگ ئەو زۆر گرنگە لە کاتی قەیرانی دارایی لە 2014 تا سەرەتای 2019 ساڵی پار کە پاشەکەوتەکە نەما یعنی بەڕاستی خێزانی کوردستانی تێپەڕی بە کێشێکی زۆر گەورە پارەکە پاشەکەوت کرابوو پارەکە لە ئاسی گونجاو نەبوو بژێوی ژیان لەگەڵ ئەو پارەیەکە کەمە نرخەکان هەر لە تقریبن وەکو خۆیان مابوون تا ڕادەیەک بژێوی ژیان معیشت لە ئاستێکی زۆر گونجاو نەبوو ئەمە وای لێ کرد کە زیاتر پێویستیمان بە پلان ئەبوو بەڵام لێرە ئەوەی کە زۆر گرنگە ئاماژە پێ بکەین ئەو پلانەشە کە دا ئەنرا بنمونە لە لاینی سەرۆکی خێزان یاخود با بڵین ئەو کەسێک کە ئیدارەی خێزانی لایە جێبەجێ نەئەکرا بۆ زۆرینەی ئەو کەسانی کە داهاتیان سنووردار بوو ئەو کەسانی کە فەرمانبەر و موچەخۆر بوون بۆ لەبەر ئەوەی بڕگەکان کە دانرابوون بۆ ئەوی پارەی بۆ دابین بکرێت و خەرج بکرێت پارەکە بەشی ئەو بڕگانەی نەئەکرد و پێداویستیەکان وای لێ هات کە تۆ جەنابەت ئەگەشتی تا 15 مانگ 2 هەفتە دوای ئەوەی کە موچەکە وەرەگری ئیتر پارەی پێ نەئەما ئەو کەسە بەستە دکتۆر تا چەند پلان لە ناو خێزانە کوردیەکاندا هەیە بۆ خەرجکردنی پارە وەک ئەزانین کە لەم کاتی قەیرانەوەکو بەڕێزت باست کرد هەموو ئەو خێزانانی کە هەبوون موچەکان بەشی تا نیوەی مانەکەی نەئەکرد هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێنێتەوە ئایا وەک ئەزانین کە لە خێزانێکە هەنێک کات هەیە ژنەکەش و پیاوەکەش موچە خۆرن تا چەند پێویستە بۆ هەردوو موچەکە پلان هەبێت خۆی بە تاکید لێرە تۆ جەنابەت ئەگەر وا گریمانە دابنێن کە هەردووکیان پارەکە خەنەوە یەک دەخێلەوە یەک پارەکە بەیەکەوە خەرجەکان نەک خانمە بەڕێزەکە بڵێ و پارەی خۆم و علاقم نییە تو بێ مایشەت و ژیانی خێزانەکە دەبەر بکەیت طبعا ئەگەر بابەتەکە دابەشی بکەین لە نێوان پێش قەیران و پاش قەیرانەکە خودی قەیرانەکەش پێش قەیران وابوو زیادە مەصرفی هەبوو یعنی ئێمە هەر بە سۆبەت لە بینی خۆمان مامۆستایان لەگەڵ تەلەبەی ئەڵێن وەزارەتی ناوخۆ کە هەمە ئەبوو بۆ بازار ئەڵێ ئەبێ ئەوە بکڕێەوە بکڕێ ئەمش پێڵێ بەڵێ بەسەر چاو ئیتر وای لێ هات فعلەن شتێکی باو بوو کە خەڵک چوو بە نمونەشتی زیادە ئەکڕی زیادە مەصرفی ئەبوو یعنی ئەمان بینی کە برادران و ئەو کەسانی کە با بڵین نزیکن هەندێک جار بینی جەنابەت ناوماڵ ژووری بنمونەهی میوانە هی ناخواردنە شتەکانیان ئەگۆڕی با قست ئەیان کڕی پێش 2014 کە بەڕاستی من هەندێک شتم ئەبینی ئەموت بە برادەکەم وتون ئەمە تازەیە بۆ ئەیگۆڕی وتی کاکە فەرمانم پێکراوە ئیتر فەرمانی پێکراوە ئەبێ فەرمانەکەش جێبەجێ بکە ئەمە چووە بواری زیادە مەصرفی ئەوە کە جەنابەت لە سەرەتەوە باست کرد
ئێمە ئەگەر پلانمان هەبوایە لەو کاتە کە کاتێکی خۆشگوزەرانی بوو ئاستی مەعیشەت و ژیانی خەڵک لە کوردستان بە پێو بڵاوکراوەکان لە وەزارەتی پلاندانانی عێراق ئاستی مەعیشەتی هەرێمی کوردستان لە خۆشگوزەرانی بوو ئەو کاتە ئەگەر پلانێکی چاکمان هەبوایە بۆ خێزان هەر خێزانێک بەشێک لە پارەکەی جا بکرایە بۆ وەکو یەدەک وەکو ئەحتیات وەکو پاشەکەوتکردن ئێستا تووشی ئەو قەیرانە نابن یعنی تا ڕادەیەک ئەمانتوانی بڵین قەیرانەکە ئاسانتر بوو قورستر نەبوو لەسەر خێزان ئەمە تایبەت بە پێش قەیرانەکە لە کاتی قەیرانەکەش ئەمان بینی دوکانەکان سەرجەم دوکانەکان بە تایبەت بەڕێزت بنمونە لەسەر شەستیەوەوانە ئەنووسرا بنمونە بۆ فەرمانبەران بە قستی ساڵونی و 2 ساڵ تەنها بۆ سەرنجی فەرمانبەر ڕابکێشێ بۆ کڕین یعنی سوور ئەیزانی خاوەن فرۆشگاکە ئەو پیشانگاکە بە نمونە ئەیزانی کە فەرمانبەران موچەکەیان لە مەترسیە پارەکەیان کەمە لەوانەیە ئەم مانگە بدرێت لەوانەیە نەدرێت بەپێی توانای دارایی حکوومەت یاریمی کوردستان ئەو کاتە ئەمە وای لەگەڵ ئەوەشە هەر ینی تێبینی ئەکرا کە خەڵک شتی ئەکڕی ینی فەرمانبەرانە ئەو بابەتانە بە نمونە چوون شتیانە کڕی بۆ قستی 2 ساڵ یعنی ئەمەش هەر ئەچێتە بواری زیادە مەصرفی لەبەر ئەوەی زانستی ئابووری پێت ئاڵێ ئەوەی کە لە توانە و ئیمکانێت خەرج بکە زیاتر لەوە نابێ خەرج بکرێت بۆ تۆ بەڕێزێ بتانی فریای خۆت بکەوی بتانی شتێک هەڵبگری لەگەڵ ئەو موچەکەمەشە بۆ احتیات و بۆ یەدەک اینجا دوای ئەوە ئێستا جارێکی تر لەخوا بە زیاد بێ لە سەرەتاکانی 2019 کە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا بەلابردنی پاشەکەوتەکە دیسان سیرەکەین بابەتەکە گەڕاوەتەوە بۆ ئاستی جاران ڕاست موچەکە وەکو ئەرزی جەنابتانم کرد ینی هەمووی نەدراوە ینی وەکو مانگەکان مەبەستم ژمارە مانگەکان بەڵام لەگەڵ ئەوەشە تێبینی ئەوە ئەکرێت ئیتر لێرە یەک تێبینیم هەیە بەڕاستی لە میدیاکان و شتەکان مەبەستم نیە پشگیری لە بەڕێز دکتۆر هەڤاڵ بکەم ینی بەڕێزیان پارێزگای سلێمانی بەڕێزیان پێشنیارێکیان کرد وتیان 250 دینار ڕۆژانە هەڵبگیرە وەکو احتیات لە زانستی ئابووری ئەوە شتێکی زۆر باوە لێرە بەڕێزیان فەرمویان بنمونە بۆ نەوت ڕاست هاوڵاتیان ڕخنەیان گرتوونیان کردوتیان بنمونە ئەگەر حکوومەت ئەرکی خۆی جێبەجێ بکردا نەوت دابین ئەکرا قسەکە زۆر ڕاستە بەڵام بابەتەکە خۆی کە تۆ بەڕێزت ڕۆژانە 250 دینار یان 500 دینار جا بکەیتەوە وەکو جەنابتان ئاماژەتان پێکرد لە کاتی خۆشگوزەرانێکە ئەومان بکردایەوە ئێستاش نەبێ بۆ شتی ترتوانی بەکار زۆر جوانە قسەکەی جەنابتان زۆر ڕاستە نەک مەرج نییە بۆ نەوت بۆ ئەمڕۆ خێزانێک بنمونە مێردەکە و هاوسەرەکەی بڕیاریان داوە بۆ ساڵی داهاتوو ئامێرێک بکڕن ئەیانەوێت تلڤیزیۆنێک ئەیانەوێت سەلاجێک هەر شتێک بکڕن پارەی بۆ کۆکەنەوە ڕۆژانە 1000 دینار ڕۆژانە 250 ڕۆژانە 500 دینار بۆ پڕکردنەوەی ئەو پێداویستیە لە ساڵی داهاتوودا ئەمەش دیسان ئەگەڕێنەوە بۆ پلەبەندیکردن بۆ پێداویستیەکان یعنی تۆ جەنابەت ئێستا تلڤیزیۆنمان پێویستە لەوانەیە بۆ 2 مانگی تر 3 مانگی تر بتوانین لە ئێستاوە ڕۆژانە 2000 دیناری بۆ کۆ بکەینەوە لە ئەخیرەوە بگاتە 150,000 دینار ئەوە بکڕین بۆ ماوەی ساڵێک لەوانەیە شتێکی گرانتر و گرنگتر بکڕین بۆیە بەڕێزیان یان هەر بەڕێزێکی تر وازانستی ئابووری شوامان پێڵێ بابەتی پاشەکەوتکردن بابەتی ایجادکردنەوەی پارە و هەڵگرتنی وەکو یەدەک بۆ یەدەک و احتیات ئەوە شتێکی زۆر باوە لە زانستی ئابووری دکتۆرەمێت پرسیار لەوە بکەم پێویستە خەرجکردن چۆن بێت بۆیە ئەو پارەی کە پێمانە ئەچینە بازارەکان یا مارکێتەکان زیان مەصرفی نەکەین شتی بێمانە نەکڕین بۆ ئەوەی کە ئەو شتانەی کە پێویستمانە ڕۆژانە بیان پرسیارەکەی جنابتان زۆر لە جێی خۆیان ینی ئەگەر ئێمە هەسوکەوتی خۆمان کە ئەمەش هەسوکەوتی بەکاربەر بەشێکی زۆر گرنگە لە بابەتی ئابووری کەرتەکی ینی اقتصادی جزئی کە تایبەتە بە هەسوکەوتی بەکاربەر هەسوکەوتی ئینسان لە زانستی ئابووری ئەگەر بەراوردی 2 بازار بکەینەوە بازارێکی لە وڵاتێکی ئۆروپی لەگەڵ بازارەکانی خۆمان لە عێراق و لە هەرێمی کوردستانیش سێرەکی جەنابەت لە بازارێک لە بازارەکانی ئۆروپا حتا میوەکانیش بەدانە ئەفرۆشرێت لەبەر ئەوەی ئەزانن هاوڵاتی پێویستی بە ئەوەندەیە ڕۆژانە شت بکڕێت تەماتەیە خەیارە میوەیە هەر شتێکی تر معنەی ئەوەیە ئەوان فرۆشیار ئەزانێ
ئەم کەسە بێت لەوانەیە باید $9 شت بکڕێ باید $1 شت بکڕێ بەڵام ئێمە کە ئەچین من خۆم 1 کیلۆ کەسانم لەبەرەوەی کاتم نییە بنمون هەندێک جارە چم بۆ بازار 2 کیلۆ 3 کیلۆ شت بەشی 2 هەفتاکری بۆ ئەوی کە دوای لێت دەم خۆش یەکەم دوم کاتم نییە ڕۆژانە بچم بۆ بازار معنی ئەوەیە من چیم کرد شتێک گرنگەکەم دانا گرنگترەکەم دانا کە کاتەکەمە و ئەوەی دوای ئەوە دێت گرنگ دوای گرنگی کەمتر بەو شێوازە یعنی ئەوەی کە کەمترە گرنگە بۆ من با بڵین زۆر نەچم بۆ وەکوتم کاتەکە زۆر گرنگە دوای ئەوە ئەچم بنمونە 2 کیلۆ 3 کیلو ئەکڕم کە من لەوانەیە پێویستیم بەوە نەبێ کە من خۆم زانستی ئابووری ئەڵەمە خراپە بێت ئەگەر بمێنێت ئاخر لێرە گرنگ ئەوەیە کە تۆ جەنابەت ئەو بابەتانە ئەیکڕی خراپ نەبێ ماوەکەی بەسەر نەچێ یعنی هی هەڵگرتن بێ بەتایبەت وەزی زستان هەفتەیەک بنمونە ئاسایی بێ کە تۆ بەڕێزت لە ماڵ هەڕی بگری لێرە چیم کرد من گرنگیم دا بە کاتەکە اینجا بابەتەکانی تر بەڵام لێرە ئایا من وەکو لای نەزانستیەکە پابند بووم بەوەی کە زیادە مەصرفینەکەم ئەوەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی تا چەند وەکو جەنابتان ئاماژەتم پێدا ئەو بابەتێک کە کڕیمە ماوەکەی بەسەر چێ یاخود خراپ ئەبێ یاخود ئەگەرەکانی تر بۆیە لێرە ئەوەی کە زۆر گرنگە ئێمە بزانین ئێستا بەهۆی ئەو قێرانەدارەیەکە هەنیمی کوردستان تووشی بوو ئیتر لەمە دووە پلانەکەمان زانستیانەتر بێ پلانەکەمان بەشی مانگەکە هەمووی بکات و بەپی توانە و ئیمکانیت بێ وە زیادە مەصرفیشتیانە بێ بتەکیت دکتۆر کێناڵێ لە هەتوشدا هەمان قەیران خوا نەخواستە تووشی کوردستان نابێتەوە پێویستە هەموو کات ئێمە بە وریایی و مامەڵە لەگەڵ ئەو موچایە بکەین کە وەری دەگرین دکتۆر قسێک هەیەک ئەڵێ کە موچەکەت هەر چەندێک بێت پێویستە پاشەکەوتێکی لێ بکەیت ئەمە تا چەند ڕاستە تا چەند لە ناو تاقەکانی کوردیدا بەو شێوەیە مامەڵە لەگەڵ موچەکانی ئەوە زۆر ڕاستە بە تایبەت بۆ ینی با بڵێن بۆ خێزانێک کە ئەگەر بنمونە باسی خێزانە بکەین سیارەی هەبێ لە پڕ شتێک ڕوویا لە سیارەکەی و پارەی پێ نەما بوو چی بکات دەبێت داوای قەز بکە بۆ سیارەکەی چاک بکاتەوە یاخود خوا نەخواستە ئەم ئەگەرە کە زۆرە بۆ تایبەت بنمونە باسی ئەگەر وەرزەکان بکەین وەرزی زستان ئەگەریەوەیە کە ئینسان تووشی نەخۆشی ببێ باش ئەگەر پارەی نەبێ پاڕاست پلانمان داناوە بۆ خەرجکردن بەڵام لەگەڵ ئەو خەرجکردنا بێ پلانمان هەر هەمان پلان ئەوەی تا بێکە بەشێک لە پارەکە جا بکرێتەوە وەکو چی وەکو یەدەک بۆ تووشبوون خوا نەخواستە بۆ حاڵاتانە نەخۆشیە لەوانەیە ئینسان کتوپڕ سەفەرێک بکە بۆ شوێنێک پێویست بێ بۆ سەردانی نەخۆشێک لە شارێکی تر خوا نەخواستە تەعزیەک هەموو بابەتێک لەبەرەوەی ئینسان با بڵێن وەکولاینی کوڵەتی پەیوەندی هەیە بە خەڵکێکی زۆر بە دراوسەیە بە ناسیاوە بە خزم و قەم و کەسوکار ئەبێ بە هەمیشە لە پلانی خەرجکردنەکە ئەبێ پلانێکی تایبەتی شێ بێ بۆ جاکردنەوەی بەشێک لەو پارەیە بۆ بەکارهێنانی لە داهاتوودا بەڵێ دکتۆر ئەمەوێت باس لەوە بکەین کە کاتێک کەسێک ئاچێتە بازار تا چەند گرنگە لیستێکی پێبێت بۆیە ئەو خۆراکانە یاخود ئەو پێداویستیانەی کە هەیەی بیکرێت بۆ ئەوی کە نەبێتە هۆکارێک بۆ ئەوی شتی زیادە بکڕێەوە پارێز زیاتر سەرف بکات طبعا ئەوە خاڵێکی زۆر گرنگە لەبەر ئەوەی تۆ بەڕێزت کە ئەچی سەردانی بازارەکەی ینی کە بە تایبەت ئەگەر باسی بازارەکانی خۆمان بکەین لای محکەمە لەو شوێنانە بابەتی خواردەمەنی زۆر جەنابەت ئەزانی هەرزانترە لە گەڕەکەکان بۆیە کە ئەچی بۆ شوێنێک سێرەکەی هەرزانترە لە گەڕک ئەووات لێکە سەرنج ڕای کێشە بۆەوەی ئەو شتە بکرێت کە لەوانەیە لە ماڵ هەبێ بۆیە بوونی ئەو لیستە بوونی بەپلەبەندی بڕگەکان بابەتەکان کە پێویستن زۆر گرنگە وە لە ئەخیرشەوە بنووسێ قەت هیچ شتێکی زیادە سەرنج ڕانەکێشە بۆ کڕینی یعنی سیرەکەی وەکوتمان کیلۆیەک سێ و بەنمونە لە گەڕک 1000 دینار بێ لەوێ بە 500 دینارە ڕاست کە من چوومە بۆ بازار 500 دینارەکە ئەگەر 2 کیلۆ بکڕمەوە بای 1000 دینارە بۆ من فەرقی هەیە زۆر ئەگەر لە گەڕک بیکڕم بەڵام لەوە گرنگتر هەیە لەبەرەوەی کە لە لیستەکەم ئەوە نەنووسراوە اینجا لێرە ئەکرێ خاوەنی خێزان کە ئەچێ بۆ بازار سەردانی بازارەکە بابەتەکان بکڕێ ئەوانی کە وەکوتمان ماوەکەی بەسەر ناچێ زوو خراپ نابێ ئەوانە لە سەرەتاوە لە لیستەکە دابنێ و لەگەڵ ئەوەشە لە ئەگەرەکان دابنێ کە ئەگەر شتێک بوو هەرزانتر بوو لە گەڕک و من ئێستا نەمکڕیوە لە گەڕک لەوانەیە لە بازار بیکڕم 3000-4000 دیناری بۆ دابنم واتە لە پلانی ئەو ڕۆژە و لەو لیستێک کە نووسراوە و فەرمانی پێکراوە بێ بچە ئەو شتانە بکڕێت لە بازار ئەمان هەمووی نووسراون و تێبینیەک بنووسێ بە نمونە
ئەو برگەیە ئەگەر لە بازار دەسم کەوت هەرزانتر بوو بیکڕم معنەوەی کە تۆ جەنابەت لێرە بۆ بیرخستنەوە و بۆ ئەوەی کە وەکوتمان بابەتێکی هەرزان زۆر هەرزان سەرنجم ڕانەکێشە بچم 3000 دینارم دا نەناوە بۆ ئەو بابەتە دامنەوە بۆ شتێکی تر بەڵام لەبەرەوەی بینیم زۆر هەرزانترە لە گەڕک بە 500 لەوێ بە 1000 دینارە بەڕاستیەوە سەرنجڕاکێشە بۆیە تۆ جەنابەت ئەبێ ئینسان پابند بێ بەو لیستە و بۆ ئەوەی تووشی زیادە مەصرفی نەبێ لە ئەخیرەوە نووسیوە من بنمونە ئەمڕۆ 200,000 خەرجەکەم ئەبێ پابند بێ بە خەرجکردنەوە 20,000 دینارە ئەگین ئەگەر وابێ ئەوە ناوی پلان نییە. دکتۆر پێویستە شێوازی بازارکردن چۆن بێ هەنێک هەیە ئەڵێ بردننی مناڵ بۆ بازار و تەنانەت خانمانیش کە برێنە بازار ئەمە بێتە هۆی زیاد مەصرفی لە ناو بازاردا ئەمەوێت بزانم کە پێویستە بازارکردن چۆن بێت تا بتوانین کە تەنها پێداویستەکانی خۆمان بکردن. بەڵێ خۆی ینی ئەگەر لەگەڵ خانما بچی بۆ بازارەوە کێشێکی زۆر گەورەیە ئەگەر مناڵەکەش لەگەڵا بێ کێشەکە گەورەترە بێ لەبەرەوەی لێرە بۆستا لەوێ بۆستا ئەمە ئەکڕین باسێری ئەو بکەم نازانم چی بەڕاستی من تااقەتم نییە ماڵەوە کە ئەچن بۆ بازار نەت ناچم لەگەڵیانە لەبەرەوەی تااقەتی ئەوم نیە بەڕاستی بەڵامەوە کە زۆر زۆر گرنگە تۆ بەڕێزت ئەگەر مناڵێک لەگەڵ خۆتا بەری و جەنابەت ئەزانی مناڵ نازانێ نیمە و پارەمان نییە و بەش ناکەەوە بابەتەنە نازانێ حەزەکە لەم یاریە حەزەکە لەو بابەتە حەزەکە لەو بابەتە ئیتر من وەکو خۆم شخصیەوە دڵنیاشم هەمووان دڵمان نایەت دڵی مناڵەکە بشێنین و شتێکی بۆ نەکڕین بۆیە بردننی مناڵ بۆ بازار ئەبێ بۆ شوێنێکی تایبەت بێ بۆ شوێنی مەبەست بێ یعنی بۆ شوێنێک نەبرێت یاریکردنی تیاابێ ئۆکێ لەگەڵ خۆتا بیبیتە دەرەوە خۆشە سەیری ینی شارەکەکە سەیری بازارەکە سەری ئەم ناولاکە بەڵام نەبدرێت بۆ شوێنێکە یاری تیاابێ یاخودنیکی تیاابێ لەبەرەوە کەچی بۆ یاری هەر بۆ یاریکردن بێ و کەچی بۆ بازار هەر بۆ بازار زۆر ڕاستە ئێستاش لەخوا بەزێت بێ لە شارە خۆشەویستەکەی خۆمان لە شاری سلێمانی و لە شارەکانی ترهێنی کوردستانیش لە کۆمەڵێک مۆڵ هەیە ئەمە بە پێی اختصاص و هین دوکانەکان شتەکان کە ئەفرۆشن زۆر هەرزانترە لەناو هەندێک لە بازارەکان و ئەوەی کە بیستمە بەڕاستی هەندێک لە بابەتەکە لەناو مۆڵەکان هەرزانترە ئەسڵەن لە ئەلوەی ئینی ئەوانەی کە میوەجاتە و سەوزەوە بابەتانەیە بۆیە ئەوە باشترەوە لە مناڵەکە ئەکا بە نمونە بیبە بۆ شوێنێکی یاریکردن بەڵام فرۆشتنی تیانە بچێ بۆ خۆی یاری بکە تا تۆ بەڕێزت شتەکان ئەکریت و دوایی دەستی مناڵەکە ئەگریت و ئیبیتەوە بۆ ئەگەڕێتەوە بۆ ماڵ ئەوە بابەتێکی زۆر زۆر گەنەگە ئەوە کۆمەڵێک زیادە مەصرفی کەمەکاتەوە لەبەر ئەوەی پێشتر کە بنمونە چوون بۆ بازارەکان بۆ دوکانەکان بۆ شوێنانە لەگەڵ چوونمان بۆ شوێنانە کۆمەڵی دوکانەیە یاری تایە بابەتی تایە و سعرەکەی لەسەر نووسراوە و بابەگیان ئەوم بۆ بکڕەوەم بۆ بکڕەوەمەوە بکڕە ئەوە بوو بە هۆکار بۆ زیادە مەصرفی بەڵام ئێستا جێگەی تایبەتێ بۆ یاریکردنی مناڵان مناڵەکە بۆ خۆی بچێ یاری بکات و من ئەچم بابەتەکانی خۆم پێداویستەکانی خۆم شتەکان دکتۆر ئەگەر کاتێک لە هەمان کاتە ژنەکەش و پیاوەکەش خاوەنی موچەی خۆیان بن هەموو کاتێک ڕێزمان بۆ خانمان ئەوە ئەبینین لە ناو خێزانەکانە هەر کات خانمان ئەگەر شتێکی بەسیتیش بۆ ماڵەکەیان بکڕن دوای ئەوەی کە مێردەکەیان ێتەوانێ پێی ئەڵەن کە پارەکەمان بەرەوانێ ئێمە ئەم شتەمان کڕیوە بۆ ئەم پێویستە ئەو پارەیە بدرێتەوانێت تا چەند پێویستە خێزانەکان لە ناوێکە هەماهەنگیان هەبێت بۆ موچانەی کە وەری ئەگرن خۆیان پێداویستی خۆیان بکڕن وە گیرفانجیاییان نەبێت ئەوەی کە ینی من بینی ومە بەڕاستی کە وەکو خۆ من خەڵکی شاری سلێمانی نیم بەس من شانازیەکەم بەوەکە لەم شارە ئازیز و خۆشەویستە خزمەت ئەەکەم ڕۆشنبیریکی زۆر زۆر هەیە لەو ئاستە لەو بوارە کە هاوکاری هەیە لە نێوان مێرد و ژنەکەی خۆی لە ناو خێزان لە ئیدارەکردنی ئیش و کاروباری ناوماڵ لە خەرجکردن لەو بابەتانە ڕاست هەیە بنمونە هەندێک لە خانمان ئەڵێمە پارەی خۆمە عیلاقەم بە تۆ نییە چیەکەی بۆ خۆت چۆن ئیدارەی ماڵەکەی و شتەکەەوە هەیە بەڵام ئەوە کەمینەن ئەوە کە زۆرینەیە وەکوتمان ئاسی ڕۆشنبیری زۆر زۆر بەرزەیە لە نێوان بەڕێزان خانمان هاوکاری مێردەکانیانەکەم بە تاکید لەو بوارە و ئەجزانن کە ئەو موچەیە ئەگەر باسی موچە خۆر بکەین ئەگەر باسی فەرمانبەر بکەین ئەو بڕەپارێکە وەری ئەگرێمانگانە بەشی هەموو پێداویستەکانی خێزان ناکە بە تایبەت ئەگەر سەیری خێزانی سلێمانی بکەن تقریبا وەکو تێکڕا دوو مناڵی هەیە خێزان بەگشتی بۆیە سێرەکەی جەنابەت لەگەڵ ئەم هەموو
دۆخەنا لەبارەی کە بواری دارایی هەیە ئێستا لە هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەشا سێرەکەی هەردووکیان بیکەوە ئیدارەی ماڵیان کردووە بە شێوازێکی زانستیانە طبعاً بەدەر لە ماوەی قەیرانەکە وتمان فشارێکی زۆر نائاسایی بوو لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر خێزانەکان بەگشتی بۆیە ئەوە ئەکرێ بنمونە بە ماوەیەکی تایبەت دابرێ بەڵام ماوە ئاساییەکە ئەوەیە کە تۆ جەنابەت موچەی خۆت ئاسایی وەربگری لە کاتی خۆی بێ تەسەوڕەکەم ئەگەر وەکو ئەحسایەک وەکوینێک بکەین لەسەر ئەو بابەتە بۆمان دەرەکەوێت کە بە شێوازێکی زانستیانە ئەو بابەتە کراوە و لە دوا ئامار تایبەت بە بەخێوکردنی ماڵ لە لاینی ئافرەتانەوە خانمانەوە لە ئاستی وەزارەتی پلاندانانی عێراق بڵاو کرایەوە لە شاری سلێمانی خانمان ڕێژەی بەرزترین ڕێژەیان هێنا لە بەخێوکردنی ئیش و ماڵ دکتۆر هەر باسێک لەسەر ڕەوشی خێزانەکان ئەبینی کە زۆرێک لە ژنان لە پیاوان کاتی هاوسەرگیریەکەن بەکتریاڵن کە من پێشتر لە ماڵی باوکم بەو جۆرە نێژیاوم پیاوەکان بیر لەوەکەنەوە کە پێشتر چوونە دەرەوەیان زۆر بۆ یاخۆت ژنەکانیش بیر لەوەکەنەوە کە کۆمەڵێشتیان بۆ کراوە کە ئێستا بۆیان ناکرێت بۆیە هەموو کات لە کاتی کێشەکانە باز لەواکەن کە ئێمە لە ماڵی باوکمان بەو شێوەیە نەژیاوین و ناتوانین بەو شێوەیە بژین کە ئێستا هەیە تا چەند پێویستە خێزانەکان ئێستا لە بەرچاو بگرن ڕابردوو واز لێبێنن تا چەند پێویستە باری داراییان لە بەرچاو بگرن خۆی جەنابتان ئەزانن ینی پرۆسی هاوسەرگیری یانی ڕێکەوتن لەسەر ئەکرێ بڵین هەموو شتەکان ینی من بەلای منەوە ڕێکەوتن لەسەر هەموو شتەکان نەک زۆری نێشتەکان ڕێکەوتن لەسەر هەموو شتەکان بۆ لەبەرە ئەو دوو کەسە کە بڕیاریان داوە زەواج بکەن و هاوسەرگیری بکەن ئیتر دیارە ڕێکەوتنێکی مناقشەیەکی زۆر کراوە ڕێکەوتون لەسەر ئەوەی کە داهاتوو چۆن چۆنی بێ یەکی لە بڕگە سەرەکیەکان ئەوەی کە بەڕێستان ئاماژەتان پێدا ئەوەیە کە من لە ماڵی باوکی خۆم چۆن بووم خێزان لە ماڵی باوکی خۆی چۆن بوو ئەوە شتێکە ڕەبوو بە ڕابردوو گۆزەشت تەواو بوو ئێستا بە یەکەوە ئەو پارەی کە من هەمە خێزانم هەیەی بەیەکەوە ئەبێ پارەکە کۆ بکرێتەوە و ئاراستەی ئیدارەکردن و بەڕێوەبردننی خێزان بکرێت لە ماڵی باوکم من چۆن بووم سیارەم هەبوو ئێستا سیارەکەم تەبان ئەو سیارە هی ماڵی باوکم بوو ئێستا وازی لێبێنم بە پاس هاتوشە بکەم خێزانەکەم بە هەمان شێواز بێ ئیتر ئەوە هی ڕابردوو بوو ئێستا ئەو بڕەپاری کە هەمانە ئەبێ بە شێوازێک خەرج بکرێت کە بەشی پێداویستەکانمان بکات بۆیە ئەوە تەسەورەکەم بیرکردنەوەیکی زۆر زانستیانە نەبێ کە من چۆن بووم و تۆ چۆن بوویت و ئەوە من ئێستا بەهۆی زەواجکردنم وەز ئەم تێک چوو نازام ئەو بابەتانە ینی ئەبێ ڕەچاو بکرێت لە بیدایەتەوە مناقشە بکرێت بابەتی دیسە ناگەڕێمەوە بۆ بابەتی قەیرانەکە کە ئەو 4 ساڵەمان بوو توش بووین لەگەڵ ئەوەی کە جەنابتان گریمانێکتان ئین کرد کە زۆر زۆر زانستیانەیە خوانەخواستە لەوانەیە ئەگەر حکوومەتی بەغا ڕێک نەکەوت لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە لەوانەیە خوانەخواستە وەزەکە تێک بچێ جارێکی تر بۆیە ئەبێ خێزان بزانێ ئەو ڕێکەوتنە لە سەرتاوە کردویانە ئەبێ ڕێکەوتنیش هەبێ لەسەر ئەوەی کە ئەگەر تووشی حاڵەتێک بوون چۆن هاوسکەوتیان چۆن چۆنی بێ بەرامبەر بە یەکتری و بەرامبەر بە خێزانەکە و مناڵەکانیشیان یعنی ڕێک تووشی قەیران بوون جا ببنەوە ئەوە تەسەورەکەم هەر لە سەرتاوە هەڵە بوو ئەو هاوسەرگیری ئەو زەواجە دکتۆر هەموو کات لەناو خێزانەکاندا چاولێکەری هەیە بۆ نمونە کەسێک لە خێزانێکی تر کۆمەڵک شتەکرێ بۆ ماڵەکەی یاخود شتێک بۆ خۆی ئەکرێ ئەمانیش لێرەوانێ ئەڵەن ئێمەش ئەبێت وەکو ئەوان بین ژیانمان وەکو ئەوان یاخود زۆربەی ژنەکان ڕێزمان هەیە بۆیان کە باز لەوەکەن کە ئێمەش ئەبێت وەکو ئەوان شتمان هەبێت زۆر لە مێردەکانیانەکەن ئەمە تا چەند گرنگە خۆت وەکو خۆت بژیت نەک چاولێکەری بکەی لە کەسانی دەوروبەرت و بەپی ئەو موچەیە بژیت کە خۆت هەتا نەک ئەوەی کە زۆرێک لە خێزانەکان خۆیان خەنە ژێرباری قەرزەوە بۆ ئەوەی کە شتێکی تازە بۆ ماڵەکانیان کرد بەڵێ ئەوە کە عەرزی جەنابتانم کرد یعنی چاولێکەریکە تەمان کێشێکی زۆر گەورەیە ئەوەش لە زانستی ئابووری هەیە تەقلیدکردن و چاولێکەری ئەو بابەتانە بەڕاستی ئەوە ئەبێتەوەی خوانەخواستە ڕووخاندنی خێزان من نمونێک ئێنمەوە ینی من مەبەستم باسی خۆم مەبەستم یە باسی خۆم بکەم بەڵام من کە ژنم هێنا بۆ کوڕەکەم ینی ئەو خێزانە بەڕاستی زۆر ڕێزدار بوون باسی پێشێکی و مؤخیرەوە بابەتەنە وتیان بە هیچ شێوازە قبوڵ ناکەین ئێمە ینی ئەوەی کە زۆر گرنگە ینی علاقمان نییە بە چاولێکەری و چەند ئاڵتونە و چەند ئازام شتیوانە کراوە ینی داوای شتێکی زۆر کەمیان کرد بەڕاستی ینی بەلامەوە من
فکرێکم هەیە لەسەر کچی شاری سلێمانی داوای ئاڵتون و شتیوا زێری زۆر زۆرەکە بەڵام ئەوە وابوو کە دەرکەوت کە حەقیقەتەکە ناوان نییە و هیوادارم ئەو کەسانە کەمی نەبن وا بیریان کردەوتیان ئەو بڕەپارێکی خەرجێکرێ و بابەتانە بۆ ناوماڵی خۆمان بۆ پێکێنانی ناوماڵ ئەنی بکەین ئەوە یەک ئەوە حاڵەتێکی زۆر گرنگە تەسەوڕەکەم ئێستا لە دیسانە گەڕێمەوە بۆ بابەتی قەیرانەکە کاریگەریکی زۆر هەبوو لەسەر هەڵسوکەوتی خانمان کچەکان ئەوانەی کە زەواج ئەکەن بەو شێوازە کە لەبری ئەوەی ئەو بڕەپارەیە خەرج بکرێ بۆ کڕینی زێر و ئاڵتنەوە بابەتەنە سەفەرکردن بۆ دەرەوە بۆ ناوماڵ بەکاربێنرێ پێکێنانی ناوماڵ ئەوە شتێکی زۆر گرنگە خاڵێکی ترەوەی کە جەنابتان ئاماژەتان پێکرد چاودێکەریەکە کە من بە نمونە گریمان 3-4 هزار دلارم هەیە دراوسەکەم تاخمێکی میوانی کڕیوە تازە من عێلاقم چ بۆ بابەتە من ئەو 2000 دلار لەوانەیە بۆ شتێکی گرنگتر بەکاری بێنم با هەڵی بگرم لەوانەیە خوانەخواسە لە داهاتوو ئەو پارەی کە ئێستا ئەدرێت نمێنێ خوانەخواسە کەم ببێتەوە ئەتوانم ئەو کاتە ئیسیفادە لە یەدەکەکە و لەو احتیاتە کە پارەکەم هەڵگرتۆ بکەین و ئەمەش دیسان ئەچێتەوە بوارەوەی کە تۆ بەڕێزت حساباتی داهاتوو بکەیت بچێتە بەشێک لەو پلانەی کە دائەنرێ بۆ خێزان. دکتۆر بابینە سەر بازارکردن بە شێوەی ئۆنلاین ئەمێ بزانم کە ئایا بازارکردن بە ئۆنلاین هۆکارێکە بۆ سەرفکردنی پارەیەکی زۆر ئایا ئەو نرخانەی کە لە پەیجەکان و لە ئەکاونتەکان دای ئەنێن ڕۆژانە بۆ شتێک کە دیاری کراوە تا چەند لە شوێنی مەبەستایە تا چەند نرخەکانیان گونجاون؟ بەڵێ خۆی هەموو بابەتێک لاینی ئیجابی ئەرێنی و نەرێنی هەیە ئەوەی کە ئەفەرمووی زۆر واردە زۆر ئاساییە کە فعلەن لەبەرەوە تۆ جەنابەت بە چرکە سەری شتێکەکە بەدڵت بوو و بەراوردەکەی تو بەوەی کاتە ئەو باشترە جوانترە لەوانەیە کوڵەتەکەی باشتر بێ ڕێک ئۆردەرێکی تو داوایەکەی بەڵام لە هەمان کات بە پێچەوانە ئەگەر بابەتەکە بخوێنرێتەوە من شاشەکەم لە بەردەستایە هەموو پێداویستەکانی ناو ماڵ ئێستا جەنابەت ئەزانی ئێستا هایپەرمارکت هەیە بازاری لە سوپەرمارکتەکە گەورەتر بنمونە و ئۆنلاین هەیە تۆ جەنابەت ئەتوانی شتەکان بکڕی و بە ئۆنلاین پێمان بگات لێرە من تەنها چمە سەر ئەو بابەتەنە کە لە ناو ماڵ چێکە کەم بزان چیم نییە بیکڕم بە تایبەت ئەم بابەتە چێتە بواری چیەوە چێتە بواری لەوانێ بچێتە بواری جلوبەرگەوە زیاتر بۆ بابەتی سەعات و کەمالیات و شتەکان ئینتەر زیاتر ئەچێ بواری پێداویستەکانی ناوماڵ زیاتر تۆ بەڕێزت ئەگەر پێداویستی ناوماڵ بێەوە بەهۆی کێشەکەی زۆرە نایکڕی لە دەروی وڵات لەبەرەوەی زۆر لەسەر کڕیار ئەکەوێت بابەتەکان کە زیاتر ئەکردرێن لە ئۆنلاین ئەچێن ئەو بارانەی کە وەزن و کێشیان کەمە ئاسئینن سووکن بۆ ئەوەی لەبارکردن و نەقڵکردن کولفەیەکی زۆر نەچێتە سەر بابەتەکە بۆیە زیاتر تا ڕادەیەک ئەتوانم بڵێم ئەچێتە بواری کەمالیات زیاتر لەوەی کە زەڕوریات بێت زەڕوریاتەکە ئەوەیە کە تۆ جەنابەت ئەم سێتە قەرەفەیە معقول نیە تۆ بەڕێزت لە دەرەوە ئۆردەری بکەی لەوانەیە ئەگەر خۆی بە 500 دلار بێ بە 600 دلار بێ بارکردنەکەی و نەقڵکردنی بۆ وڵاتەکەت لەوانەیە 1000 دلار واتە ئەگاتە هەرێمی کوردستان بە 1500 یان 2000 دلار کە لە دوکانەکانی خۆمان لای خۆمان لەسەر شەستی بە 500 دلار بۆیە ئەو بابەتە زیاتر ئەچێتە بواری کەمالیاتەوە ئەو بابەتانی کە زۆر زەڕور و گرنگ نین ئەوەش بە تاکید دیسان ئەچێتەوە بواری تا چ ڕادەیەک من ئەتوانم ینی حەز و ڕغباتی خۆم کۆنتترۆل بکەم و نەچم شتی زیادە مەصرفی بکەم و شتێک کە من پێویستیم پێ نەبێ بیکڕم. دکتۆر ئەمێ بزانم وەکو پرسیاری کۆتاییم چی بکەین بۆ ئەوەی کە خۆمان لە زیان مەصرفی بپارێزین و ئەو پێداویستیانەی هەمانە بەپێی ئەو موچەی هەمانە ڕێکی بخەین؟ بەڵێ گرنگترین خاڵ لەم بابەتە بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێستان ئەوەیە کە من لە مانگانە لە ئەوەی کە نزیک ئەبمەوە لە کۆتایی مانگ ئیتر پارەم پێماوە یان نەماوە من ئەبێ پلانەکە دابنێم سیرەکەم لە ناوماڵ چی گرنگە لە پێداویستیەکان بە نمونە هەفتانە بێ بچم سەردانی بازار بکەم یاخود 3 ڕۆژ جارێک بۆ چەند سەردانی زیاتر بکەم تۆ بەڕێز ڕۆشتن و گەڕانەوە حتا سیارەکەشی خۆشم بێ هەر بنزینیەوێ ڕۆنیەوێ چێکردنی تایرەتەوە بابەتانە کۆمەڵێک شت هەیە یعنی خەرجاتی خۆی هەیە بۆیە لێرە بەڕێزت ئەوەی کە زۆر گرنگە بۆ مانگەکە هەمووی پلانێکمان هەبێ بۆ مانگەکە دابش کرابێ لەسەر 4 هەفتە ئەو هەفتەشە بە نمونەگەر دابشی بکەین لەسەر 3 ڕۆژ جارێک 4 ڕۆژ جارێک ئەوەش خاڵێکی زۆر گرنگە لێرە
چێکەکەم بە نمونە برنجم هەیە شەکرم هەیە چام هەیە بابەتەکانی ترم هەیە ئەمانە بەپێی ژمارەی با بڵێن ئەندامانی خێزان 4 کەسن 5 کەسن کەمتر زیاتر چەند پێویستە بە بەسەرفکردن ئەوەندە پارەی بۆ دانێم واتە لە بواری خواردەمەنی بە نمونە هەفتانە پێویستیم بە 20,000 دینارە 25,000 دینارە لە بواری جلوبەرگ لەوانەیە 10,000 دینارە پێویست بۆ مانگێک بۆ کڕینی کراسێک بۆ شتێک بۆیە سێرکی جنابەت بەو پلەبەندیە بە جۆری ئەو شمەک و کارانەکە ئەیکڕم نرخەکانیان و تا چەند پێویستن ئیتر بەو شێوازە تەسەوڕەکەم پلانێکی زانستیانە ئەبێ لەوانەیە لە 100% بوجەکە بەشی ئەوە نەکە پارەکە بەشی ئەوە نەکە کورد بهێنێ لە ئەخیرەوە کە کورتی هێنا لە ئەخیرەوە ئەکرێ ئەو ئاخر دووسێ پێداویستێک کە ماوە بۆ مانگی ئین تدویری بکەم بۆ مانگی تازە بتوانم لە سەرەتاوە ئەو شتانە بکڕم. دەستەکانە خۆش بێ سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ سپاس بۆ دکتۆر خالید حەیدەر مامۆستای بەشی ئابووری زانکۆی سلێمانی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو بەڵێ عزیزانم ئێستاش بڕگەی ڕێنمایی گوڵمان هەیە با بە کۆبینەری بین و دواتر بەردەوام بین. بەیانیتان باش وەگەزانن گوڵەکان هەرێک و تایبەتمەندی خۆی هەیە ئەمڕۆ باشی زۆرە گوڵتان بۆکەین بینەرمان بن بۆی زانیاری زیاترتان لەسەر گوڵەکان بدەینێت. ئەم سنۆبەرانە هەرێکی بە حەزبی خۆی بەرزەبێت بڵێن ئەمە قەزەمە زۆر بەرز نابێتەوە هەتا مەتونیەک بەرزەبێتەوە لە شوێنی خۆیان ئەمە سنۆبەری قەزەمە و زۆر مەرغوبە بڵێن لە ڕووی ئاودانەوە هەبێ هەفتەی 2 بۆ 3 ئاو درێ و ئی دەرەوەیە لە باخاداندێ لە دەرەوە بڵێن ئەم سنۆبەرە کە ئینتاجەکەین لای خۆمان نەخۆشی زۆر لێدا بەڵام خۆمانە بێ ئاگامان لێ بێ کاتێک کە ئێمە لای خۆمان ئەو مەرحەلەی کە ڕەگی پێەکەین زۆرە بێ ئاگامان لێ بێت چکار نەخۆشی فتریوانە زۆر لێدا بەڵام کێمە ڕێکمان پێکرد و ئینتاجمان کرد لە قاعەکانی لای خۆمانەکە گەورە بوو زۆر نەخۆشی لێ نادا ئەبێ ئاگاو لە ئاودانی بێت چونکە ئەم سنۆبەرە حەزی لە ئاوە ئەم نوع سنۆبەرە ئەمە شاخەکانی لای خۆمان نییە ئەم سنۆبەرە قەزەمە و بڵێن هەفتەی 2 بۆ 3 ئەبێ ئای بێ ئەبێ گڵێکی ڕەش بێ یان گڵێکی سوور بێ ئەگەر پیدمۆز بێ باشتر جوانتر تیای گەشاکە ئەبێ مانگانە بڵێن پیدمۆس و خۆراک بدەی بەم سنۆبەرە سەمادی بیتێ ئەبێ لە ڕووی نابێ بڵێن شوێنێک بێت کە زۆر گەرم بێت ئەم نوع سنۆبەرە حەزی لە جوێکی تۆز لێ فێنکە سنۆبەر بەعام هاوڵاتیان زۆریان حەزیەتی و زۆر خەڵکیێت لەم سنۆبەرە نابات ئەم سنۆبەرە هیچ گوڵک ناکە بەڵام تۆ ئەکات بڵین لە ڕێگای تۆ زیاوەکەی لە ڕێگای قەڵەمەوە زیادەکرێت ئێمە ئێستا وازمان لە تۆوەکەی یەناوە بە قەڵەم زیادەکەین. بەڵێ ئازیزان لەگەڵتان بەردەوام بین وەکووتمان تەوەری دووە مانگسە و گفتوگۆکەین لەبارەی گرنگی ئایتی و سوودەکانی ئایتی و لە هەمان کاتیشدا چۆن بتوانین کە ئەکاونتەکانمان لە هاکردن پارێزین و چۆن بزانین کە ئەکاونتەکانمان هاکراون هەر بۆ مەبەستەش بەرزان ئەواز بەدری شارەزار لە بواری ئایتی بە شێوەیەکی ڕاستەوخۆ میوانمانە کاک بەرزان سڵاو لێ بێ باش بێت زۆر سپاس دەکەم بەخێر هاتیت ئەمێ سەرتا باسێک لە پێناسێک بۆ ئایتی بکەین بزانین ئایتی چیە و سوودەکانی چین مەبەست لە ئایتی بە ئینگلیزی ئینفۆرمیشن تەکنۆلۆژی یعنی زانیاری تەکنۆلۆژی ڕۆژانە یعنی زانست لە پێشکەوتنایە وەکو هەمومان ئەزانین ئەوانە سەرەتای ئەم بوارەکە بیگەڕێنەوە بۆ
کۆن زۆر کۆنتر ینی لە سەردەمە جیاوازەکان بەکار هاتووە ینی لە پێش زاین ئاوا قسە بکەینەوەوانە بەڵام لە دوای ساڵانی هەشسەکان بەدواوە بە شێوەیەکی ینی زیاتر و چوە ناو بوارەکانی ئەو زانایانە زیاتر بەرکەوتیان هەبوو لەگەڵ یا و بەرەبەرە قۆناغ بە قۆناغ لە زانایەک و بۆ زانایەکی تر بەرەوە پێش هاتووە تا بە تایبەت لە دوای جەنگی جیهانی دووەمەوە زیاتر پەرەیسەند و هاتە ناو هەموو جونگەکانی ژیانەوە بۆ بە و لە ئێستاشە بۆ بە بابەتێک زەحمەتە لەگەڵ یا نەڕۆی ینی ڕۆژانەی هەرێک لە ئێمە تا چەند کاک بەرزان گرنگە کە لە هەموو دام و دەستگایەکدا بەشی ئایتی تێدا بێت بۆ ئەوەی کە هەم ڕێخستنەوەی بەرنمەکان ناو کۆمپیوتەر و هەم ئەو کۆمپیوتەرانەشی کە خەلێکێکی تێدا بتوانین چاکی بکەینەوەێ بواری تەکنەلۆژیا بۆ بە بوارێکی ئەکو باسم کرد ینی ناتوانرێت خۆتی لێ بە دوور بگریت و ینی بە هەر شێوەیە بێ بەرکەوتت ئەبێ لەگەڵیا بەدڵنیاییەوە لە فەرمانگەکانیشا و لە کۆمپانیەکانیشا و ضرورەتێکی ینی حتمیە بێ ینی گرنگیکی تایبەتی پێ بدرێت بەنسبەت ئەو فەرمانگانەی کە خزمەت گوزارە بۆ نمونە وەکو پاسپۆرت و وەکو ڕەگەزنامە و چی ئەمانە بۆ خێراترکردنی پرۆسەکەیان مەسەلەن کاتی خۆی پشت بەستراوە بە مەسلەی وەرەقە و بە فایل و بەو ئیزبارە و چیوەی لە ئاخریهی بەڵام ئێستا توانراوە توانیویانە شتی پێشکەوتوتر بهێنە ئاراوە و بەس یەک شت هەیە بێ ئەو کەسەی کات لەو بوارە ئیشەکات لە هەمووی گرنگتر ئەوەیە چۆن کەمترین کێشەی ڕوبەڕوو بێتەوە بۆ چونکە ئەمە بابەتێکی زۆر هەستیارە مەسەلەن ناکرێ من کۆمەڵێ داتا و زانیاریم لە فلان سێڤەرە فلان کۆمپیوتەرە بابەتی خەڵکە بەڕاستی ینی ڕۆژێک ئەبێ پێویستیان پێ بێ بۆی بگەڕێنەوە تر دەڕووی سکیوریتیەوە بێ ئاگاداری ئەو بابەتانە بن و ئەو کەسەی کە وەکو وتم لەو بوارە ئیشەکات ئەبێ ڕۆژانە لە ئەپدەیتی خۆیان بێت و چونکە شتی تازەیە ئەو شەریکە عیملاقە گەورانە لە پێناو پاراستنی هەم مادی خۆیان و هەم معنەوی خۆیان ڕۆژانە و لە پێشکەوتنان و داتابیسی ئەو بابەتانی کە هیانە دەوڵەمەنەکەن بۆی کە کەمترین کلێن و کێشەی تێدا بێت. بەڵێ کاک بەرزان با باسێک لەو پێشکەوتنانەی بەشی ئایتی بکەین ئەمە بزانم تا چەند سوودی لێ بینراوە بۆ ڕۆژانەی هەریەک لە ئێمە بۆ نمونە لە کەرتەکانی تەندروستیە پەروەردەیە وەکو خۆت ئاماژەت پێکرد کۆمەڵێک فەرمانگەیە کە وەکو پاسپۆرتە نازنامێ ئەمانە تا چەند سوودیان لێ بینراوە. بە دڵنیاییەوە ئەم باسی کوردستانەکەین بە دڵنیاییەوە نیە کوردستان ینی قۆناغێکی باشی بڕیەوە لەو بابەتەیە بەڵام هێشتا ماومانە بە دەمزراوەی ینی بە ئەلکترۆنیکردنی دامەزراوەکانی حکوومەت هەندێک بابەتی لە هەمووی گرنگتر ئەوەیە ئێمە ئەبێ کۆنتاکتێکی باشمان لەگەڵ دەروی خۆمانە هەبێ چونکە ئەمە واقعەکە ئێمە بەکارهێنین ئێمە بەرهەمهێن نین مەسەلەن ئێمە ناتوانین بچووکترینش مەسەلەن ئەنتیڤایرۆسێک دروست بکەین بۆ خۆمان بڵێن ئەمە هی خۆمان و بەدڵنیای وەکو قۆناغی یەکەم ئەبێت ئەو کۆمپانیە گەورانە سەپۆرتماکە پشتیوانیمان بکەن و تر قۆناغ بە قۆناغ پشت ببەسرێ بە ئەو کەسانی کە دەرچووی زانکۆن دەرچووی پەیمانگاکانن ینی شانسی زیاتریان بدرێتێ و ئەنی وەکو باسم کرد پێشتر قۆناغ بە قۆناغ دەستا و دەستی ئەو بوارە بکرێت. ڕاستە ئەمێ بزانم کە سیستەمی 4Gمان هەبوو پێشتر ئەمێ بزانم کە ئێستا 5G هەیە 5G بۆچی بەکارە هێرێ وە سوودەکانی چین 4G ئێستاش هەیە 5G تەسەور ئەکرێت لەم ساڵانەی ینی لە هەموو وڵاتێکە ئێستا حالی ئیش پێ ناگرێت بێما بێ لە ئێستا لە یابان و لە ئەمریکا و لە هەندێک وڵات هەیە ئەو سیستەمە بابەتی تەکنەلۆژی یەک شتی هەیە خێرایی لە گەیاندنی داتا وەرگرتنی کلاینت ینی بەکارهێن
بابەتی 5G جیاوازی لەگەڵ 4G مەسەنە وەکو باسمان کرد دایم هەمیشە لە پێشکەوتندا ئەو بارە 5G نمونەیەکی زۆر بچووک ئەوەیە کە ئەتوانێت بەکارهێنێکی زۆر بەکار بهێنێت ئەتوانێت لە ڕووی خێراییەوە لە 4G زۆر خێراتر دەبێت ئەمانە ئێستا هەندێک تێستی لەسەر کراوە بە تایبەتی لە سمارتفۆن و لە تابلێت و شتەکانە بەکارهێنراوەکو نمونە وەرەگیرێت لە داهاتوو شاید دڵنیاییەوە چێتە بواری بەو هیوایی جێبەجێکردنەوە. بەڵێ کاک بەرزانەمێ باسێک لە سمارتفۆن و ئایپاد ئەمانە تا چەند کاری خەڵکیان ئاسانتر کردووە تا چەند ئەو کارانی کە هەمانە ڕۆژانە توانین بەر لە ڕێگەی ئەمانەوە ئەنجامیان بگەێنین. خۆی بابەتی سمارتفۆن و تابلێت وەشتانە ضرورەتێکی ینی حتمیە ناتوانرێت دیسانۆکو بڵین خۆمانی لێ دوور بگرینەوەوانە بۆچی ئەم بابەتانە ئەم ئامێرانە بۆچی زیادە چۆناو خەڵکەوە لە هەمووی گرنگتر بابەتی سکیوریتیە یعنی بە زەحمت ئەتوانرێ ئەو ئامێرە ئەو تەلەفۆنە ئەو مۆبایلە و تابلێتە هەموو کەس بتوان دەستی پێ بگات نمونێکی زۆر بچووک ئەم شەریکاتانە زای لە بینی خۆیان نەدایم منافەسەیانە مەسەلەن شەریکەیەکی گەورەی وەکو ئەپڵ لەگەڵ سامسۆنگە دایم لە کێبڕکیان کەلێنێک لە بابەتەکانی ئامێرەکانی یەکتری بدۆزنەوە تەنها لە هەموو تر مۆزوعی مۆبایلەکە نییە چۆن و چۆن ئەو پرۆگرامی کە ئیشی پێکرێت تا چەند لە مەسەلەن یەکێک لە شەریکەکان سۆفتوێرێکی دروست کرده بوو iOS Toolkit ئەمە چیە کرد مەسەلەن تۆ مۆبایلەکەش قفڵ بوو لە ڕێی USB ڕەبتی کرد بە ئەو بەرنامەیە بە کۆمپیوتەرەوانە ئەچۆ سەرڕای ئەوەی کە تۆ مۆبایلەکەت قفڵ کردووە نەکش داون نەقفڵ کردووە ئەچۆ ناویەوە ئەمە پیانزانی ئەو کلێنەیان پڕ کردەوە کە نەتوانرێ بە ئاسانی دەست مەسەلەن فیس ئایدیان دانا بۆ نمونە فنگر پرنتیان دانا ئێستا بۆ نمونە لە مۆبایلێکی وەکو نەبێ بە ڕێکلام وەکو ئایفۆن کە لە کۆمپیوتەریشی ئەیت بۆ نمونە بچیتە داتاکانە نەقڵکەیت یعنی پێشتر لە ڤێژنە کۆنەکانیان ئەیوت ڕازیت یا ڕازینێت ئێستا کە بشڵی ڕازیم ئەبێ ئەو پاسوۆردی کە خۆت داخڵ کرد ئەوشی داخڵکەیت اینجا بتوان ئەکسسی پێ بچیتە ناویەوە مەسەلەن بۆ گوتمان فیس ئایدیان دانا و پەنجەمۆر و تەنانەت ئێستا هەش بووە ئێستا خەریکە زیاتر ئیشی پێکرێت سەڵ دەنگ دانرێت بە دەنگ بتوانرێت ئەو مۆبایلە خود ئەو تابلێتە ئەو ئامێرە ئانلۆک ببێت. ئەمێ بزانم کە باسێک لە حاکردن بکەین زین حاکردن چییە و چۆن ئەکرێ و بۆ چیش بەکار ئەهێنرێت خۆی لە ئەساسە بڵای تەکنەلۆژیا وەکو هەموو بوارێکی تر دووچاری کۆمەڵێک گرفتە بێتەوە مەسەلەی هاک دوو دیوی هەیە یاخود سپۆڕەکان وا ناویان ناوە ئەوانەی کە خاوەنی کڵاوی ڕەشن لەگەڵ کڵاوی سپی کڵاو ڕەشەکان ئەوانن بۆ نمونە من مۆبایلێکی جەنابتم لایە بە هەموو متمانێک هەیە بە من لە حاڵێکا بچم دەستکاری ئیمێڵەکانە بکەم دەستکاری داتاکانی کە تایبەت بە خۆتە ئەمە چێت ئەو بابی کە من بچمە بابی کڵاو ڕەشەکان و ئەوە حسابی بکەین ئەومانە ڕێگەیەکی تر هەیە تۆ ئاگاداری نیت لە ڕێی کۆمەڵێک لینکەوە کە بە مەسنجەر بۆت بێ یا بە ئیمێڵ بۆت بێت ئەمانە ئەگە دڵنیانە بی لی باشتر وایە نەکرێتەوە مەسەلەی ئەم بابەتی هاکو ئەوانە ئەم دەستەواژە تەکنۆلۆژیە کە لە شەستەکانە هین بوو لە لای مەحەدێک بە ناوی ماساچۆتسەوە ئەمە مەحەدێک بوو لە پێمان بێت لە ئەمریکا بوو پەیمانگایەک بوو زانەکان چیانە کرد مەسەلەن وەکو باسمان کرد بزانێت فڵان بەرنامە کێشەکەی لەکوێیە ئەوان بۆ چارەسەر بەکارهێنا بەڵام لە هەمان کاتە هەندێک شارەزا وەکو چێژبینینێک لەو بوارە ئەچون بەلایەنە سلبیەکە بەکارانهێنا ئەوە بۆتکو باسمان کڵاو ڕەشەکان ئەمان کڵاو سپیەکان ئەوە ناو نراوە بەڵام گرنگیەکی ئەو ئامێرانە ئەو کۆمپیوتەرانە ئەو سێرڤەرانە ئەو تابلێتانە لە چیایە مەسەلەن لەوە نییە ئەمە جوانە شاشەکەی وایە ئەوە بەی لاخری گرنگترین شتەوەی لە ڕووی سکیوریتیەوە ئەو شەریکاتانە بۆ
نمونێکی زۆر بچوو من مۆبایلێکم پێ بێ هەموو ڕۆژێک کێشەیەکم هەبێ هەموو ڕۆژێ مەشاکیلێکم هەبێ هەموو ڕۆژێک بە جۆرە لە جۆرەکان ئیمێل بۆ فڵان بڕات و تەلەفۆن بۆ فیساد بڕە متمانەکەمە بێتەوە ڕاستە کە متمانەکەم بووە بەکار ینی و کەسە بەکاری نایێنێ ناچارچیەکە هەناباتە بەر ئامێریکی گرنگترین شت ئەوەیە مەسەرەن لە تۆڕە کۆمەڵاتەکانیش بە تایبەت هەمان شت بووە بەسەرەن سایتێکی گوگل بۆ یەکەم سایتی عالەمە تەنها بەس لەبەرەوە نییە تۆ سێرچەکە هەموو شتێک هاتێ تۆ ڕاستگۆیی تایە ینی ڕاشتی ڕاست هاتێ کۆمەڵێک پۆلیسی مەرجی خۆی هەیە کە تۆ کەمتر تووشی کێشە ئەبیت وانە بابەتێکی تریشەیە مەسەرەن لە بابەتی سۆشیال میدیایە کە ئەزانی چۆنە مەسەلەی ئینتەرنێت یا سۆشیال میدیایە تەکنەلۆژیا ڕێک وەکو کەسێک وایە کە شۆفێری بکات یاخۆتەر بوارێکی ترەکە ینی هەندێک ڕێوشێن هەیە ئەبێ پابند بێ پێوەی ئەوە نییە من ئیمێڵەکەم دانا تاو هەتا ماوە هەمان پازۆر بێ من ئیمێڵەکەم دانا ئەبێ ڕۆژانە سەردانی بکەم زانم ئایا وەکو باسمان کرد ئەبدەیت تازە چییە لەو داتابیسی ئەو سایتە بۆ نمونە یعنی ئێستا هەندێک شتیان زیاد کردووە لە پێشترکە نەبوو داخڵکردنی پازوەرد کاتی خۆی مەسەلا نووسرا بەرزان 1 2 3 ئێستا هەندێک وێبسایت مەرجی داناوە مەسەلا بێت کەپیتەڵ و سمۆڵ تێکەڵکرێ مەسەلەن هەندێک هێما هەیە مەسەن ئات هاش و سپیس و ئەوانە ڕقەمی لەگەڵ تێکەڵکرێت یعنی ئەوە لایەنێک لایەنێک تر ینی بابەتی تریان زیاد کردووە مەسەلەن پێڵەن کۆد جێنێڕیشن ئەوە چییە مەسەلەن من پازوەردەکەش بم بەتەوە هەتاکو لە ڕێی ئسمسەوە کۆدەکەم بۆ نێتەوە بۆ مۆبایلەکەم من ناتوانم داخڵی ئۆکاونتە بم مەسەلەن ئەو بابەتێک ینی کۆمەڵێک ڕێ و شوێن و ئەوش لە پێناو چییە لە ڕاستە کۆمەڵ خزمەت گوزاری پێشەشەکە بەڵام لە نەتیجەیە لە ئەنجامە بزنسە ئەوەیە کە کاک وەرزانەمێ بزانم کە بۆ نمونە ئیمێڵێکدا ئەندەی پێویستە سەرتا چی بکرێت بۆ ئەوەی ئەو ئیمێڵی کە دای ئەنین لە هاکردن بیپارێزین و پێویستە ئەو پازۆردەی کە هەیەی چۆن بێت بۆ ئەوەی کە ئەوانەی کە هاک ئەکەن نەتوانن هاکی بکەن ئەو کە باسمان کرد یعنی ئەبێ باگراوندێکی معرفیت هەبێ پێشەوەی بەکاری بهێنیت سەرڕ ئەوە بێت بە دواداچوونی هەبێ ئەو یوزەرە ئەو کەسە ئەو بەکارهێنا تۆ لە وەکو باسم کرد تۆ بەکارهێنەری تۆ ناتوانانی هەندێک بناغە و ئەساسیات هەیە دەستکاری بکەیت و بڵێ من فلان مەرج ئەەکەم فلان مەرج پامن نابم پێوەی سەگەل لەکوایە وەکو باسم کرد مەسەلەی پازۆر کە زۆر گرنگە لە نێوان کەپیتەڵ و سمۆڵ و ڕقم و هەندێک ئاماژە وەکو باسمان کرد مەسە هاش و ئات و ئەو هەندێک ئینێل سپیس و ئەوانە بەکار بهێنرێت دای هەمیشە ئەو ئەپلیکیشنی کە بەکاری ئەهێنیت لە ئەپدیتکردن عنی ئەپ تو دیت بێ یعنی ڤێرژنی بۆ نمونە 1 هاتووە دوای ماوەیەک ڤێرژنی 3 ئەو شەریکاتان لە خۆیانەوە ناکە ئەوە ئەپدێتت نایەتێک هەڵبەت هەندێک کەم و کورتی هەبوو لەو ڤێرژنەیە کە ئێمە هەستمان پێی نەکردووە وەکو بەکارهێن هەستمان پێ نەکردووە ئەوان باشتر سی پێکەن بۆ ئەوان فیدباک وەرەگرن ئێمە بەداخەوە لە ئەم ناوچەیە بەتایبەتی عێراق کوردستان ئێمە ینی لینکێکی ڕاستە و خۆمان نییە لەگەڵ ئەو شەریکە عیملاقانە مەسەلەن گەورەترین کێشە ئەکاونتێک کە دیسەیبڵ ئەبێ خۆی کە ناکرێتەوە ئێمە بێت کۆمەڵێک شتمالی داوا ئەکرێ مەسەن ئەڵێ پاسپۆرتەکەتم بۆ بنێرە نازانم ڕەگەزنامەکەتم بۆ بنێرە چیوان بۆ بنێرە بۆچی بووی ئەو بۆ بکاتەوە هەندێک جوابیشتێن هەندێک جوابیش نانەوە لەبەر چی لەبەر ئەوەی کە ئێمە ڕاستە و خۆ پەیوەندیمان لەگەڵ ئەو شەریکە گەورانەیە نییە و ئەو هۆکارەکەیەتی بەڵێ کاک وەرزان باست لە ئەوە کرد کە هەنێک کەس هەیە لینک ئەنێرن یا خۆشتێک ئەنێرن ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە هاک دەکەن نەو ڕێگەیەوە کەسێکی شارەزاد چۆن بتوانێت ئەمە جیا بکاتەوە ئەم لینکە کە هاکە و بۆ ئەوەی کە خۆمانی لێ بپارێزی نەیکەینەوە ئەو شتێک کە بۆمان هاتووە ڕاستە بە دڵنیایی ئەو لینکە کە دێت کۆمەڵێک تێکستیشی لەگەڵایە باشتر وایە پێشکردنەوەی ئەو عنی لە زانیایی لەسەر ئەو لینکە وەرگیرێ مەسەلەن وەکو باسم کرد فیدباک هەیە ئەو شەریکاتانە مەسەن ئەڵێم فلان ئیمێل فلان ناو فلان لینک نەکرێتەوە لەبەرەوەی ئەم هۆکاری هەیە و بالموناسەبە شەرت نییە تۆ ڕاستە و خۆ لیکە بکەیتەوە
زەرەرە پێ بگەێنێ هەندێک لینکەیە بۆ نمونە ئەو کەسە مۆنیتەرین تەکە ینی تۆ ئەگەر لە خۆت نییە شتەکان ڕۆژانە متابعی شتەکان تەکەن ئەو لایەنەش هەیە و شەر نییە سەر تووشی کێشە بیت و ئەمان نتوانی ئەکاونتەکە نتوانرێ بەڵێ هەندێک جار بۆ چاودێریکردن و ئەوانەیە کاک بەرزان هەندێک جار هەیە لەلایەن هاوڕێک تۆ کە هاک کراوە لەلایەن ئەکاونتەکەی ئەو لینکت بێت چۆن بزانین کە ئەمە هاکە ئەمە ئەو نەی ناردۆ کەسێکی تراکە ئەوی هاک کردو ئێمەش هاک بکات ئەمە ئەو بوو کە باسم کە باسی ئەو کلێنانەم کرد کە لەو بوارەیە هەیە وەکو باسمان کردە بێ ئەو کەسە ئەو بەکارهێنە ینی باگراوندێکی معرفی هەبێ لەسەر ئەو نمونێکی زۆر بچووک هەستی بە نامۆیی کرد لەو ئەو کەسە هەستی بە نامۆیی کرد لەو لینکە ڕاستەخۆ پەیوەندی پێ بکات ئایا تۆ ئاگاداری ئەو لینکەم بواتوە ئایا ئاگاداری شتێکی ئاوا چکەم بۆ نمونە ئەو کەسە بڵێ من سێرچم کردووە لەسەر ئەو لینکە کێشەی هەیە ینی باشتر وایە کۆنتاکتێکی ڕاستەخۆ بێ لەگەل لە نێوان کەسێک کە وەریگرتو لەگەڵ ئەو کەسێک هەر لەسەر ئەوش پێویستە کەسێک کە نەی ناسین وەری نەگرین نێکی نەفرێندی خۆمان بەتایبەت لە سۆشیال میدیا بۆ ئەوەی کە تووشی هاکردن نەبین کاک بەرزان هەموو کات لەگەڵ پازۆردا خەڵکی کێشەی ئەویان هەیە کە پازۆردەکانیان بیرەچێتەوە هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێنەوە پێویستە پازۆردەکانمان چۆن بێ بۆ ئەوەی کە بیرمان نەچنەوە لەمان کاتیشتەوە گەزانین ئێمە زۆر ئەکاونتمان هەیە ڕۆژانە ئەچینە ناویان متابعی هەمویانەکەین چۆن بتوانین کە هیچیانمان بیر نەچێتەوە بەکارهێنەری هەمویان بین لە ئێستەیە ئەپلیکیشنێک هەیە لە هەندێک لە ئەم لە سمارتفۆنەکان لە تابلێت و هەم لە کۆمپیوتەریش هەیە نۆتیکیشن یان نۆت ملاحەزات هەیە ببوورە ملاحەزات ئەنووسێت چ لە ڕووی بڵین پاسوۆرد بێت چ لە ڕووی مەسەرەن ئەو شتانێک کە تایبەتمەندی ئەو کەسە خۆیەتی کە بەکاری هێنێت یەک بابەتێ سەرەتا ئاماژەم پێکرد ئەو کەسە کە ئەو بوارەی هەڵبژاردو یاخود بەکارهێنەری ئەو بابەتەیە یاخود ئەو ئامێرەیە ئەبێ ینی وەکو شارەزاییەکی هەبێ ناکرێ مەسەرەی پازۆر شتێکی حساسە بەڕاستی ینی پازۆرد بیرچێتەوە بەمانەی وای ئەو کەسە بە شێوەیەکی باش ئاوا بڵین بە شێوەیەکی شارەزا ئەو بوارەی هەڵ نەبژاردووە ینی کۆمەڵێک هەڵە هەیە ئەو کەسە خۆی ئەبێت ئەزمموی لێ وەرگێ کە بە هەندەوە هەندێک بابەت هەیە وەری بڵێت ئەمە پازۆردێکە و تەواو ینی شتێکی بە شتێکی کاک بەرزان وەکو دوا پرسیارم ئەمەوێت پرس لەوە بکەم کە ئایا ئەوە باشە کە هەرێک کەسێ سناپی هەیە ئینستایی هەیە فەیسبووکی هەیە هەمووی بەیەک پازۆردا ئەنێمە تا چەند هۆکارێکە بۆی هاک بکرێ باشی خراپەکەی چۆنە پرسیارێکی زۆر جوان دەستخۆش مەسەلەی پازۆرد بوا باشترە کە یەک پازۆرد نەبێ بۆ هەموو ئەکاونتەکان چەند پازۆردێک بێ بە هەمان شێوە بۆ چییە بۆ ئەوەیە کە ئەکاونتێکت ئەگەر دەستی پێگەێنرا لە شوێنێکی ترۆ پارێزراو بێت ئەمە حاڵەتێکی تریش ئەوەیە کە مەسەرەی سناپ و مەسەرەی واتساپ و ئەمانە بەسەرێکی زۆر تایبەتە بابەتێکی زۆر تایبەتە ئەبێ ئەو کەسە بە هەندەوە وەکو باسم کرد بێ بە ئەوپەڕی حەزەرەوە تەعامل مامەڵی لەگەڵا بکات و باشترین شتیش ئەوەیە کە لەسەر کۆمپیوتەرێک لەسەر تابلێتێک ئەو ئیمێڵەت کە کردەوە ڕیمەمبەری نەکەی یان سێڤی نەکەی ئەو پازۆرە لەوێ لەسەر ئەو دیڤایزە بێ لە هەر شوێنێکەوە کرد لۆگ ئاوت بی لێ چیتە دەرەوە باشی وایە بەسەر هیستریەکان دیلیتکەی ئەو شتانی کە سیڤ بووە بەڵام دیسانە ئەڵێم بەکارهێن ئەبێ زۆر وشیارانە زۆر بەژیرانە ینی مامەڵە لەگەڵ ئەو بوارەیە بکە چونکە بوارێکی زۆر هەسیار و ناشتوانی بە دووربیلی دەستەکانە خۆش بێ سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆ ئامادەبوون بەڵێ سپاس بۆ بەرزان ئەباز بەدری شارەزا لە بواری ئایتی کە بە شێوەیەکی ڕاستەوە خۆ لامان میوان بوو بەڵێ ئازیزانم تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ هەر شاد و سەرکەوتوو بن.